بسم الله الرحمن الرحيم کتێبخانەی دەنجی ڕۆشنایی زنجیرە کتێبەکانی گۆڤاری ڕێنوێن ناوی کتێب ئیمامی غەزالی ژیان و ڕۆڵی لە مێژووی ئیسلامدا نووسینی ڕێککەوت عەزیز ناوی زنجیرە زنجیرەی پەیامەکانی گەنجان ژمارەی زنجیرە دەیەم تیراژ 1000 دانە نۆبەی چاپ یەکەم ساڵی چاپ 2012 ژمارەی لاپەڕە 129 لاپەڕە دیزاین گۆڤاری ڕێنوێن چاپ چاپخانەی ڕێنوێ سەرپەرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد ئیمەیل ڕێنوێن 2009@yahoo.com سپێڵەکەی RENWEN 2009@yahoo.com لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 1173 ساڵی 2012 پێدراوە. ئەم بەرهەمە تعبیر لە بۆچوونی نووسەر دەکات. خوێندنەوەی ئیدریس مەلا موحسین. هەڵەبڕ ڕێبین کازم محەممەد. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سوپاس و پێزانین. سوپاس و ستایشی پەروەردیگار دەکەم. سوپاس بۆ سەرپەرشتیاری بەڕێزی توێژینەوەکەم دکتۆر عەتا عەبدوڕەحمان کە لە سەرەتاوە دڵسۆزانە یارمەتیدام. سوپاسی هەموو ئەو مامۆستایانە دەکەم هەر لە یەکەم ساتی خوێندنەوە تا ئەمڕۆ فێریان کردم. سوپاس بۆ هاوڕێکانی ژیانم. پێشکەشە بە ڕۆحی باوکم بە دایکی شیرینم کە دایک و باوک و مامۆستای ژیانم بوو، بە خوشک و براکانم، بە هاوسەری ژینم شنۆخان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی گۆڤاری ڕێنوێن لاپەڕە 5. سوپاس و ستایش بۆ خوا بەو جۆرەی شیاوی گەورەی و شکۆیەتی. سەڵات و سەلامی خوا لە پێغەمبەر و ئال و بەیت و یارانی. پاشان مێژووی ئیسلامی ئەو کۆگا دەوڵەمەندەی ژیانی زانایان و کۆڕبەندە بێوێنەیەی ئەهلی عیلمە کە جێگەی خۆیەتی هەر مسلمانێک شانازی پێوە بکات و بەهەشتی ئاسانکاری هەر کەسێکیشە تا بتوانێت بێماندووبوون کەڵە پیاو هەڵبژێرێ و لێیان ڕامێنێ و وەرگرێ و فێر بێ. یەکێک لەو زانایانش ئیمامی غەزالیە کە وەک مەردی مەیدان لە کاتی خۆیدا هات و لێنەوی و هەڵمەتی برد و شمشێری فکری خۆی وەشاند. دژ بە دوژمنانی ئیسلام هەرچەندە لە تاو هەڵپەی دڵسۆزانە و خێرایی بۆ ئیسلام لەبەر قورسی باری سەرشانی هەندێ لادانی لە چەند وێزگەیەکدا هەبوو، بەڵام لە پێوەرە گشتێکەدا سەرکەوتوو بوو توانی لەلایەکەوە دەستی ناحەزی باتینی لە مەیدانی هزری ئیسلامیدا ببڕێ و لە لایەکی تریشەوە هێرشی ئەفسانە خوازی هیندی تێکەڵ بە فەلسەفەی بتپەرستی نەخشێنراوی یۆنانی بریندار بکات. دواساتەکانی تەمەنیشی لە خزمەت سەحیحی بوخاریدا باتە سەر، هەرچەندە دیدێک غەزالی بە معسووم و دیدێک بەلادەر و نەزانی لە قەڵەم دەدەن، بەڵام ئێمە وا بۆی دەڕوانین کە ئەو کەسایەتیە زانایەکی هەڵکەوتوی ئومەتی ئیسلامی و شێرێکی مەیدانی هزری ئەهلی سوننەیە و هاوکاتیش بەهۆی سەختی بارەکەیەوە بێگومان هەندێ هەڵەی زەقی هەبووە کە دوجاریش خۆی هەستی بەو هەڵانە کرد و هەوڵیدا ڕاستیان بکاتەوە، خوا سەربەرزی بکاتە بەشی دواڕۆژی. برای ئازیزمان ڕێککەوت عەزیز لەبارەی ژیانی ئەم زانایەوە ئەم نووسینەی هەبوو ئێمەش بە باشمانزانی لە زنجیرەی ژیانی کەسایەتی و زانایانی ئیسلامیدا ئەم بابەتە بە نرخەی بڵاو بکەینەوە. هەرچەندە ئێمە لە سەرەتای هەر ناملکەیەکدا ئەوەمان ئاماژە پێداوە کە هەر شتێک بڵاو بکەینەوە تعبیرین لە بۆچوونی نووسەرەکانیان، بۆیە لەوانەیە هاوڕای تەواوی ڕاکەی نەبین، بەڵام بە شتێکی نووسینێکی بەهێز و زانستیەوە جێی خۆیەتی هەمووان لێی سوودمەند بین. خوایە بۆ تۆ لێنەوین و تەنها تۆشمان هەیە، تەنها تۆیشمان بەسە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی نووسەر لاپەڕە 7. مێژووی ژیاری ئیسلامی سەرچاوی پێگەیاندنی زانا و کەسایەتی بەتوانا بووە لە سەرجەم بوارەکاندا بەهۆی بەرفراوانی مەودا و هەکبەکەیەوە کە بێگومان هەردوو لایەنی باش و خراپی تێدایە، چونکە مرۆڤ پێکهێنەری گرنگ و کارکتەری سەرەکی ئەو مەیدانەیە. دروستبوونی کەسایەتێکیش لە هەر بوارێکی زانستی، سەربازی، ڕامیاری تاوەکو دوایی وێڕای بەهرە سروشتیەکانی
زۆر جاریش بارودۆخ و واقعی ئەو ژنگەی کە تێیدا ژیاوە کاریگەریەکی گەورەی لەسەر دروست بوون و پێگەیاندن و ئاراستەکردنی هزری ئەو کەسایەتیە هەیە. ئەبوو حامیدیش کوڕی ئەو ژنگە ئاڵۆزە و زانستی و ئاینی و فکرێت جۆراوجۆرەکانی سەدەی پێنجەمی کۆچی جیهانی ئیسلامیە کە توانی زۆرێک لە هاوکێشە ناهاوسەنگە هزریە ئامادە و هاتووەکان بخاتە باری هاوسەنجیەوە. ئەوەی هاندەرم بوو لە هەڵبژاردننی وەها بابەتێکدا کە لە ڕاستیدا نە لە توێژینەوەیەک و نە بە تەنها کەسێک توانای شیکاری بیر و بەرهەمی زانای نوێگەر مجەدیدی هەیە کە ژمارەیەکی زۆر بەرهەم و نووسراوی هەیە کە هەریەکەیان بایەخ و گرنگی زانستی خۆی هەیە لە مێژووی ئیسلامی و بگرە جیهانشدا. هەر بۆیە ئێمەش بە گرنگمانزانی لە توێژینەوەیەک لە ژێرناوی ئیمامی غەزالی و ژیان و هزری بنووسین. توێژینەوەکە تێشک خستنە سەر ئەو کەسایەتیە و چەند لایەنێکی ژیان و هەندێک ئاماژەی هزری ئەو زانا گەورەیەیە. توێژینەوەکە کە لە 3 بەش پێک دێت بەم شێوەیە. بەشی یەکەم لە 5 باس پێک دێت. باسی یەکەم بارودۆخ و واقعی سەردەمی غەزالی لە سەدەی 5 کۆچیدا کە ئاڵۆزی ئاینی و زانستی و هزری بەخۆوە دیوە. باسی دووەم بارودۆخی سیاسی جیهانی ئیسلامی لە ئاماژە بە هەریەک لە دەسەڵاتەکانی خلافەتی عەباسی و بوەیهی و فاتیمی و سەلجوقی دەکرێت. باسی سێیەم تیشک خستنە سەر ململانەی مەزهەبی و هزیریەکانی تەوژمە جیاوازەکانی ئەو کاتەی جیهانی ئیسلامی و کاریگەریان لەسەر ڕەوڕەوەی دواتری مێژووی ئەم جیهانە. باسی چوارەم لێرەدا باسی بارودۆخە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی سەدەی 5 کۆچی دەکرێت کە لایەنە هزری و سیاسیەکان کار لەم لایەنە دەکەن. باسی پێنجەم گرنگیدانە بەلایەنە زانستیەکانی ئەو کاتەی جیهانی ئیسلامی و هاتنە ناوەوەی بیر و بۆچوونە جیاوازەکانی ژیارە یۆنانی و هندیەکان بۆ ناو شارستانیەتی ئیسلامی. بەشی دووەم ژیان و بەرهەمەکانی غەزالیە لە 5 باس پێک هاتووە بەم شێوەیە. باسی یەکەم ژیانی غەزالی کە بۆ چەند لایەنێک دابەش کراوە لەوانە: یەکەم ناو و کات و شوێنی لەدایکبوونی، دووەم گەڕانی غەزالی بە دوای زانستدا، سێیەم دامەزراندنی وەک مامۆستا لە نیزامیەی بەغداد، چوارەم هۆکارەکانی هەڵکەوتەی غەزالی. باسی دووەم گەشتەکانی غەزالی و بەراورد لە نێوانیاندا. لێرەشدا هۆکار و چۆنەتی گەشتە جیاوازەکانی غەزالی باز دەکرێت کە زۆر شوێنی جیهانی ئیسلامی گەڕاوە. باسی سێیەم تیشک خستنە سەر قۆناغێکی زۆر گرنگ و هەستیاری ژیانی ئەم کەسایەتیەیە کە بوو بە مایە گۆڕانێکی گەورە و گرنگ نەک تەنها بۆ غەزالی بۆ دروستکردنی ڕێگایەکی هزری تەسەووفی ئیسلامی. باسی چوارەم تەمەنی کۆتایی و مەرجی غەزالی و گەڕانەوەی بۆ زێدی لەدایکبوونی و دواییەکانی ژیانەتی. باسی پێنجەم دابەشکاری بۆ هەندێک لە بەرهەمەکانی کە خاوەنی ژمارەیەکی زۆر پەڕا و دانراوی گرنگە. بەشی سێیەم هزری غەزالی کە لە 2 باس پێک هاتووە. باسی یەکەم قسەکردنە لەسەر غەزالی و فەلسەفە، هۆکار و هەنگاوەکانی بەرەو ئەم کایەیە. کارکردنی غەزالی لەم بوارەدا لەسەر شێوازێکی جیاواز لە پێشینە زانایانی جیهانی ئیسلامی. باسی دووەم ئاماژەکردنە بە وەستانەوەی گەڕانە هزریەکانی غەزالی لە پلەی تەسەووفدا کە دواهەمین وێزگەی هزری غەزالی بوو لە دوای تاوتوێکردنی زۆرێک لە فکرە جیاوازەکان. تیشک خستنە سەر غەزالی کە لە ناوەڕاستی سەدەی 5 کۆچی تا سەرەتای سەدەی 6 کۆچی کە ماوەی ژیانی ئەو کەسایەتیەیە، بۆیە سەرەتا لەلایەنەکانی سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی و زانستی ئەو سەردەمەی جیهانی ئیسلامی دەکۆڵینەوە کە ئەمەش ڕێگە خۆشکەر و دەواازەیەکە بۆ گرنگی کاریگەری ئەو بارودۆخە لەسەر غەزالی و دواتر ڕۆڵی ئەوە لە پێکەوە گرێدانی سەرەداوە هزریە ئاڵۆزەکان. لەم توێژینەوەیەدا چەندین سەرچاوە بەکار هاتووە، بە تایبەتی بە زمانی عەرەبی، لەوانەش ئەلغەزالی تەحافەت الفەلاسفە کە یەکێک لە کتێبە گرنگەکانی غەزالی و پۆلێنی فەیلسوفان دەکات و نەشتەری ڕەخنەیان ئاراستە دەکات. دووەم ئەلغەزالی مەجموعە من ڕەسائیل، ئەمیش کتێبێکی دیکەیەتی و لە شێوەی بەش و بەندی جیاجیادا کۆمەڵێک بابەتی هزری و ئامۆژگاری و جێڕانەوەی بەشێک لە ژیانی خۆی و زۆر بابەتی دیکەی لە خۆ گرتووە. سێیەم النەدەوی ڕیجال الفکر والدعوە. نەدەوی لەم کتێبەدا وێڕای باسکردنی زۆرێک لە زانانی دیکەی جیهانی ئیسلامی. غەزالیش وەک باسێکی سەربەخۆ و گرنگ لەسەر ژیان و ڕۆڵی غەزالی لە مێژووی ئیسلامی داهێناوە. چوارەم الذەهەبی
سير الأغلام النبلاء، العنبلي، شذرات الذهب و چەندین سەرچاوەی دیکە. هەرچەندە ئێمە لەم توێژینەوەیدا جێڕانەوەی ئەسەردی هزری غەزالیمان کردووە، نەک شیکاری واتە تەحلیل، چونکە فراوانی هزر و توانای زۆری غەزالی گرفتی سەرەکی بوو لە ئاسنوورداری توانای ئێمەدا. هەر بۆیە ڕخنە و پێشنیارێک هەڵدەگرێت. ئەوەی جێگای گومان نییە ئەوەیە هیچ کارێکی زانستی بەبێ کەم و کوڕی بە فلتەری بیری خوێنەردا تێپەڕ ناکات. ئەمەی ئێمەش لەو حاڵەتە بەدەر نییە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی یەکەم، بارودۆخی گشتی سەردەمی غەزالی، لاپەڕا 13. باسی یەکەم، بارودۆخی گشتی سەردەمی غەزالی لە سەدەی 5 کۆچیدا. سەدەی 5 کۆچی سەردەمێکی تێک ئاڵا و ئالۆزی سیاسی و ئاینی زانستی و دواتر بارەکانی دیکەشی بەخۆوە دیوە. بەشبەشبوونی جیهانی ئیسلامی و ململانەی هزری لەگەڵ ژیارەکانی دیکەدا، بە تایبەت جیهانی یۆنانی لە بواری فەلسەفە وەک ئەددەهریە، ئەطەبیعیە. هیندستان لە بوارە ڕۆحیەکاندا هاوکات جەنجی خاچی و هەڵگرسانی ئەم جەنگە کە کاریگەریەکی گەورەی هەبوو لەسەر ناوچە و گەلانی مسلماناندا. ئەو شاڵاوە جەنجانەی کە مەسیحیەکانی لە ئەوروپاوە ڕوە و خۆرهەڵات ئاراستەیان کرد لە سەدەی 5 بۆ 7 کۆچی، 11 بۆ 13 زاینی بۆ دەستگرتن بەسەر بەیت المەقدیسدا و دەرکردنی لە دەست مسلمانان کە مۆرچی جەنگێکی ئاینی وەرگرت. ئەمەوێ ڕای جەنگە نێوخۆیەکانی شیعە و سونە و هاتنی سەلجوقی و بوونی فاتیمی و عەباسی و ململانەی مەزهەبیەکانی شافعی و حەمبەلی و ئەحمەدی و ئەشعەری بەخۆوە دیوە. لەگەڵ هاتنی نیوەی دووەمی سەدەی 5 کۆچی شوێنکەوتەکانی ئەم مەزهەبانە شانیان کرد بە ململانەی مەزهەبیدا و سەرتاپای تواناکانیشان بەهەدەرچوون لەو بوارانەی کە هیچ کەڵک و سوودی نییە لە دوایەوە. سەردەمێک کە سەرچاوەکان پڕاوپڕ لێی دەدوێن و گۆڕانکاریەکان ئالۆز و جێپرسیارن، بڕیاردانیش لە سەریان تاوەکو ئەمڕۆژ درێژە پێدەری هەمان ململانەی ئەو سەردەمەیە. بۆیە پێویستە بۆ شارەزابوون لە کەسایەتێکی وەک غەزالی و ڕۆڵی ئەو واقعە لەسەری و بە پێچەوانەشەوە بە شێوەیەکی زانستیانە شتێک بخرێتە سەر ئەو وارانە. لە سەردەمی غەزالیدا جیهانی ئیسلامی کۆگایەکی بەرفراوانی زانستی و سیفەتی جێکاری هەبوو، بە زۆری زانا و فەقیه و بنیادنانی قوتابخانە زانستیەکان کە کاریگەریەکی زۆریان هەبوو لە خزمەتکردنی زانست و ڕۆشنبیریدا. لەو کاتەدا ئەو دەسەڵاتە ناوچەیانەی کە سەربەخۆ بوون لە خلافەتی عەباسی کاریگەری زۆریان هەبوو بە چاڵاکی بزوتنەوە فکریەکان و گەڕانەوەی ڕۆشنبیری و کۆشکەکانی ئەم وڵاتانە پڕبوون لە زانایان و شاعیران و ئەدیبەکان و جگە لەوانیش زانستخوازان. وێڕای ئەوەی دەرکەوتنی زۆرێک لە تەوژمەکان کە زانست و ڕۆشنبیریان وەک هۆکارێک بۆ گەیشتن بە ئامانجە سیاسەکانیان بەکار نەدەهێنا. هەروەها ڕێگەشی بە ژیارەکانی دیکەدا بوو تاوەکو لە مەیدانەکەدا ململانەی لەگەڵدا بکەن. بەمەش فەرهەنگی بیانی هاتە ناو ئەم جیهانەوە. لە بەرامبەر ئەمەدا مسلمانان لە نێوان وەرگرتن و ئاوێتەکردن و بەرپرسدانەوەدا دابەش بوون و ڕەوشەکە کە پێویستی بە کەسێکی خاوەن زانست و هۆشیاری بە توانای دڵسۆزی وابوو کە بتوانێت بارەکە بخوێنێتەوە و شەن و کەوی دروستی و نادروستیان بکات. گرفت ئەوە نییە کە ئایا غەزالی توانی بێتی ئەم ئەرکە بەجێ بهێنێت یاخود نەخێر، بەڵکو گرنگی لەوەدایە غەزالی لە دوای ئەشعەری بژاندنەوەی بەو ڕەوشەدا. ئەوروپاش لە نێوان گرفتی ڕادەربڕین و دواکەوتیوی دادگاکانی پشکنین و شاڵاوی چەکدارانەی خاچیەکان بەرەو جیهانی ئیسلامی باری ئاسایی بەڕێ نەدەکرد. ئەو شاڵاوە خاچیانەی کە زنجیرەیەکن لە زنجیرە شاڵاوەکانی خاچیەکان لە هەمان کاتدا لە بەشی ڕۆژهەڵاتیشدا بۆ نمونە هیندستان لە نێوان جەنگ و ئاشتی لەگەڵ جیهانی ئیسلامیدا ڕێگەی خۆی دەربڕی. بوونی دابەشبوون و هۆزگەرێکی دواکەوت و مایەی لاوازی و بوونی پەیوەندی لەگەڵ جیهانی ئیسلامی و مانەوەی هزری ئاینیەکان لە هیندستان هەر لە کۆنەوە بە زۆری ئاینەکان و فرەی بیر و باوەڕیان ناسراون کە مێژوەکەی بۆ سەدە جیاوازەکانی پێشزاین دەگەڕێتەوە. ئەمانە مایەی کاریگەری بوون بۆ سەر جیهانی ئیسلامی بە تایبەتی لە بواری تەسەووفدا. هەر لەم قۆناغەدا بوو تەسەووفی ئیسلامی کەوتە بەردوو شاڵاوی هزری، شاڵاوێک لە هیندەکانەوە تاوەکو تەسەووف ببەنە قاڵبێکی ڕۆحانی تەواو تێکەڵ بەو لایەنانەی کە لە ئیسلامدا بە شیرک هاوبەشدا دەندرێن. شاڵاوی هزری یۆنانیش بریتی بوو لە فەلسەفەکردنی تەسەووف، ئەمەش هەر لەو کاتەوە کە فەلسەفە هات بۆ ژیانی هزری جیهانی ئیسلامی و لە سەدەی دووەمی کۆچیوە کاتێ زانستە یۆنانی و هیندیەکان وەرجێردرانە سەر زمانی عەرەبی. بەڵام
فەلسەفە هەر لە چەرخی چوارەمی کۆچیەوە تەرز و مۆرکێکی دیکەی وەرگرت تا ئەوەی بەرهەمی یەکەمیان واتە هیندستان لە کەسێکی وەک حەلاج کە ڕۆیشتوو بۆ وڵاتی هیند و کاریگەری هیزری هیندی لەسەر بوو. بەرهەمی دووەمیشیان یۆنان و ڕۆمان لە کەسانێکی وەک ئیبن سینا و ئیبن ڕوشددا بەدی دەکرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی دووەم بارودۆخی سیاسی جیهانی ئیسلامی لاپەڕا 21. لەو کاتەدا جیهانی ئیسلامی دابەشبوونێکی سیاسی بەخۆیەوە دی. ئەم دابەشبوونەش کەوتوو بە ژێر هەندێک کاریگەریەوە. لەوانە مەزهەبی شیعە و سوننە کە جێگەی دیاری هەبوو خۆی لە دەسەڵاتەکانی عەباسی و بوەیهی و فاتیمی و دوجار سەلجوقیشدا دەبینیەوە. سەبارەت بە بارودۆخی سیاسی عەباسیەکان لەم کاتەدا بەهۆی هاتنی ڕەگەزی فارس و تورک و کەمبوونەوەی دەسەڵاتی خەلیفەکان بەهۆی لاوازی خودی خەلیفەکان خۆیانەوە پەرد بوون و دابەش بوونی دەسەڵاتی سیاسی و سەربازی هاتووە ئاراوە. بوونی چەند ناوچەیەکی دابڕا و سەربەخۆ کە سەلجوقیەکان کۆنتڕۆلی تاویان کردبوو، دەستێوەردانی دەست و پەیوەندەکانی ناوکۆشک و ئافرەتان لە کاروباری وڵات وەک ڕۆڵی ئافرەت لە خستنە سەر دەسەڵاتی مستەظهیردا، ململانەی تورکەکان لەسەر دەسەڵات، شۆڕشە جیاواز و یەک لە دوای یەکەکانی تەوەژم و لایەنە جیاوازەکان وەک شۆڕشی زەنج کاریگەریەکی گەورەیان هەبوو لە ڕوخانی بارودۆخی سیاسی. لێرەوە هەژمونی خەلیفە و هێزەکەی تووشی پەککەوتن بوو تا ئەوەی هەموو دەسەڵاتی خەلیفە لە بەغدادی پایتەخت و دەوروبەریدا کورد بوویەوە. خلافەتی عەباسی بەهۆی لاوازی خەلیفە و بێسەروبەری و گەندەڵیەوە ئەیناڵاند. خەلیفە لە کۆشەکەیدا هەر بەناو فەرمانڕەوایی دەکرد، بەڵکو فەرمانڕەوایی کردداری بوەیهیەکان و دواتر سەلجوقیەکان بوون. خەلیفەی مسلمانان بەم شێوەیە وەصفی حاڵی خۆی دەکات: أليس من العجائب أن مثلي يرى ما كان ممتنعا لديه وتوكل باسمه الدنيا جميعا وما من ذاك شيء في يده. سەرکەوتنی زۆربەی تورکەکان و دەسەڵاتداریان لە وڵاتدا بووە هۆی زیاتر لاوازبوونی خەلیفەکان. تورکەکان بە ئارەزووی خۆیان وڵاتیان بەڕێوە دەبرد و چیان بویست بایەدەیان کرد. خەلیفەکان لە بەرامبەر خواست و ئارەزووی تورکەکان هیچیان پێ نەدەکرا و نەیان دەتوانی ڕوبەڕوویان ببنەوە. هەر لە وەرگرتنی پۆستی گەورە و خاوەن دەسەڵاتەوە لە ناو جەرگەی خلافەتی عەباسی لە بەغداد لەلایەن بوەهیەکانەوە. ئیتر خلافەت وەک دامەزراوەیەکی شکلی لێهات. لە ڕووی سیاسیەوە هیچ ڕێزێکیان واتە ئاعتیبارێکیان بۆ نەمایەوە. بەهۆی ئەوەی بووهیەکان تورکی شیعە مەزهەب بوون و بۆ گەیشتن بە دەسەڵات و مەبەستە سیاسیەکانیان بۆیە هەر بە جۆرە سوکایەتێکیان بە خەلیفەکانی عەباسی دەکرد. ململانەی نێوان بووهیەکان و نەبوونی هەوادارانێکی کارا و هاتنی سەلجوقیەکان وای کرد بووهیەکان لە ناو بچن. دوای هاتنی بەرەو جیهانی ئیسلامی و وەرگرتنی مەزهەبی سوننە لەلایەن سەلجوقیەکانەوە و بەهێزیان کارگەشتە ئەوەی خەلیفە داوای یارمەتیان لێ بکات و ئەوانش خلافەتی عەباسیان لەدەست بووهیەکان ڕزگار کرد. پەیوەندی نێوان خەلیفەکانی عەباسی و سەلجوقیەکان لە سەرەتاوە باش بوو، چونکە لە بەرژەوەندی عەباسیەکان بوو بوونی سەلجوقیەکان. لە دژی بووهیەکان تەنانەت لە سەرەتای هاتنی سەلجوقیەکانەوە توخڕولبەگ نێردراوێکی خۆی ناردە لای خەلیفە تاوەکو ڕێگەی هاتنە ناو بەغداد بدات. ئەویش بە خۆشحاڵیەوە لەگەڵ ژمارەیەک وەزیر و ڕئیس و ڕوئەسا و قاضی و ئەشرافەکانی خلافەت چوونە پێشوازی. بەڵام ئەمە زۆری نەخایاند و پەیوەندیەکە شێوازێکی دیکەی وەرگرت. بەتایبەت کاتێک ژن و ژنخوازی هاتە ئاراوە لە نێوان توغڕولبەگ کە کچیدا بە خەلیفە موقتەدا کە لە دەسەڵاتی خەلیفەدا نەبوو ئەمە ڕەت بکاتەوە. کاتێک خەلیفە موقتەدا ئەمەی ڕەت کردەوە، مەلەکشاه هەڕەشەی لێ کردووتی وا باشترە بەغداد جێبهێڵیت و بڕۆی بۆ هەر وڵاتێک کە پێت خۆشە. بۆیە بارودۆخی خلافەتی عەباسی لە ڕۆژگاری سەلجوقیەکاندا جیاواز نەبوو بەوەی کە تێیدا بوون لە سەردەمی بووەهیەکاندا. خەلیفەکان لە ڕۆژگاری سەلجوقیەکاندا بەو بڕەماڵ و سامانە بڕیان لێدراوانە دەژیان کە سەلجوقیەکان بۆیان دەستنیشان کردبوون کەوە کەمان بارودۆخی سەرجەمی بووەهیەکان بوو. هیچ شتێکیان بۆ نەبوو جگە لە ناوهێنانیان لە خوتبە و وتاری هەنیدا نەبێت. کاتەکانیان لە باڵەخانە و خانوەکانیاندا بەسەر دەبرد. سیر توماس ئەرنۆڵد لە کتێبەکەی ئەلخلافەدا دەڵێت سەلجوقیەکان ئەگەر ڕێزێکی خەلیفی عەباسیان دەگرت لەبەر پایە ڕامیاریەکەی نەبوو، بەڵکو بۆ ئەوە بوو کە جێنشینی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم. سەلجوقیەکان هەر لە سەرەتای هاتنیانەوە کەوتنە ململانەیەکی بەتین لەگەڵ فاتیمیە شیعەکانی نەیارانی دەسەڵاتی خلافەی عەباسی سوننیدا. ئەمەش لەبەر ئەوە بوو سەلجوقیەکان هەستیان بە ئەو هەڕەشەیە کردبوو کە لە پشت بانگەشەی فاتیمیەکانەوە لە وڵاتی خلافەتی عەباسیدا لێیان دەکرا. خلافەتی عەباسی خۆی دەترسا لە ڕاپەڕینی فاتیمیەکان و
نەیدەتوانی بە شێوازی سەربازی ڕوبەڕوویان ببێتەوە. سەلجوقیەکان توانیان خۆر هەڵات ئیسلامی لەژێر ئاڵای خۆیاندا یەک بخەن، بەرەو خۆر ئاواش تاوەکو سنووری گەورەی بسفۆر لە ڕێگای جیهانی دەوڵەتی بێزەنتیەوە بڕۆن. زاڵیش بوون بەسەر ویلایەتە گەورەکانی فاتیمی لە شامدا. بەم جۆرە بواری سیاسی لە ململانەیەکی سەختی سەلجوقی عەباسی فاتیمیدا خۆی دەبینەوە وێڕای ئەمانە دەستەی باتینیەکان ببوونە خۆرەیەک بۆ جیهانی ئیسلامی و گورجی کوشندیان بەرامبەر سەلجوقیەکان و عەباسیەکان وەشاند. هەر لەم ماوەیەشدا بوو خاچیەکان شاڵاوەکانی خۆیان بۆ سەر جیهانی ئیسلامی دەست پێ کرد. ئەم شاڵاوانەش فشاری خۆی دروست کرده بوو تا ئەوەی چەند میرنشینێکی خاچیان لە شام و دەوروبەریدا دامەزراند. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی سێیەم بارودۆخی ئاینی ململانێ گەشانەوەی ئاینی لاپەڕا 29. ئەوەی جێی گومان نییە ئەوەیە جیهانی ئیسلامی زادەی هزر و فکری ئاینی ئیسلامە. سەدەی 5 کۆچی سەدەی زۆری فکر و شاڵاوی بیر و بۆچونە جیاوازەکانە کە کاریگەریەکی دووری لە مێژووی دەوڵەتی خلافەتدا هەبوو. شیعە چەند بزوتنەوەیکی جیاجیای زۆری لێبوویەوە و لە شوێنە جیاوازەکانی وڵاتدا هەروەها بڵاوبوونەوەی بیر و باوەڕی شیعەکان بە تایبەت ئیسماعیلی و قەرامیتە و باتینی. معتەزیلە کە ڕەتی دەسەڵاتی پێشینیان دەکردەوە گفتوگۆیان تەنها لەسەر دەسەڵاتی عەقڵ دەکرد. کۆمەڵگەیەکی سەرسوڕهێنەر حەک بە مێژوویەکەی پڕ بوو لە سەدان لایەنگر و تەوژم و مەزهەبە ئاینی و فەلسەفی و وێژەیە جیاوازەکان. زانایان تێیدا وەک شۆڕش جێڕی پڕ ئاژاوەوا بوون. دەرکەوتنی مەزهەبە فەلسەفیە جۆرا جۆرەکانیش کاریگەریەکی گەورەی هەبوو لە زیادکردنی پشێویە فکریەکاندا، پشێویەکی گشتی و دوورکەوتنەوە لە تێگەشتنە قورئانی و شەرعیەکان. تێکچوونە هزریەکان لە پەنا تێکچوونە سیاسیەکاندا ململانەیەکی توند و تیژی لە نێوان تەوژمە جیاوازەکان و دەستە جۆرا جۆرەکانی حەمبەلی و شیعی و شافعی و حەنەفیدا دروست کرد. بزوتنەوە پشێوی ئاینی و سیاسیەکان کە لە سەردەمی بووەهیەکانەوە شتێکی باو بوو. هەرچەندە زۆرێک لە خەلیفەکانی وستویانە هاوسەنجی ڕاگرن لە نێوان دەستە و تەوژمە هزرە جۆرا جۆرەکاندا، بەڵام بە پێچەوانەوە ئەمە تەشەنەی سند. ئیسماعیلیەکان لەم سەدەیەدا بوژانەوە و بەهێزبوون و دابەشبوون بۆ چەند تەوژمێکی جیاوازی تر وەک ئیسماعیلەی نزاریە و جگە لەوانەش ئەلحەشیشیە، جگە لەوانەش دەستەی ئەدروزیە یاخۆت ئەدروز کە هەر سەر بە ئیسماعیلیەکانن. ئەمانە وەک بزوتنەوەیەکی شیعی کە مەلیکەکەیان بە پیرۆز دەزانی یەکێکی دیکە بوون لەو ژمارە زۆرە تەوژمە جۆرا جۆرەکانی سەدەی 5 کۆچی. زۆر جار ئەم تەرزە هەزریانە کە لەو سەردەمەدا دروستبوونیان دیاردەیەکی باو بوو بە هۆی بارودۆخێکی سیاسی یاخود ئاینی دروست دەبوون. بۆ نمونە ئەلئیسماعیلیە ئەنزاریە کە لە خۆرهەڵاتی ئیسلامیدا بوو لایەنگرەکانی بە باتینیە و ئەلحەشیشیە یاخود ئەلحەشاشین دەناسران. بەهۆی مردنی خەلیفەی فاتیمی ئەلموستەنسیر ساڵی 487 کۆچیدا دروست بوو بەبێ ئەوەی گفت بە نزاری کوڕە گەورەکەی بدات. هەرچەندە ململانێ و ناکۆچیە توندەکانی نێوان مەزهەبە جیاوازەکان بۆ پێش سەدەی 5 کۆچی دەگەڕێتەوە کە بە جیهانی ئیسلامی بەرەو دابەشبوونی مەزهەبە جیاوازەکان برد. بەهۆی زۆری تەوژم و لایەنە جۆرا جۆرە هێزریەکانی ئەو کاتێ جیهانی ئیسلامیش دابەش بوو بەسەر تاقم و کۆمەڵی پەرتەوازە و دژیەک. مەسەلە سەرەکیەکانیش کەوتنە بەرپەراوێزی ئەم مەزهەب و تاقمانەوە. زۆر لەو نمونە پێکدادانە مەزهەبی و تایەفانەی کە لەم سەدەیەدا ڕوویان داوە. ئیبن کەثیر باسی ڕووداوێک دەکات لە شەوانی ساڵی 469دا کە فتنە هەڵگیرسا لە نێوان حەمبەلی و ئەشعەریەکاندا، هەروەها دروستبوونی فتنەیەکی گەورە لە نێوان ئەڕافیضا و ئەهلی سوننەدا کە ژمارێکی زۆری تێدا کوژرا. لە ڕاستیدا ئەو کێشە سەرەکیەی بووە سەرچاوە بۆ مەزهەبایەتی بریتی بوو لەوەی هەر تاقم و کۆمەڵێ لەم کۆمەڵانە بەتەنها خۆی بەخاوەن ماف دەزانی لە بووندا. سەدەی 5 کۆچی سەدەی بانگەشە ئاینی و عەقائیدە ململانەی کارەکانی سەرشانەوەی ژیانی جیهانی ئیسلامی بوو. ژیانی غەزالی لەم سەدەیەدا شاهدی دەرکەوتنی بانگەشە فرە ئاینیەکانە. لە دەسەرتاچێک لە لایەنگرەکانیدا منهەج و پەیڕۆ و پرۆگرامێکی بڕیار لێدراو دەخوێندرا کە ئامانجی گەیشتن بە پلەیەکی بەرز بوو. ڕێکخراوێکی هزری هەبوون کە ململانیان دەکرد و ڕۆدەچوون لە جەنگێکی توندی گفتوگۆییدا ئەلکەلامیە. گرنگترینیان سیستەمی هزری یاخود فکری ئیسماعیلی و قوتابخانەی معتەزیلە و
ئەشعەری و سۆفیگەراکان و جگە لەوانیش لەو کۆمەڵانی کە چەکدار بوون بە المنطق و الکەلام و حەدیث و هەروەها ئەلئایات زانستەکەیان دەکرد بە چەچێک بۆ ڕازیکردن و بڕینی زمانی بەرامبەر. ئەمە وێنەیەکی خێرای ئەو سەردەمەی سەدەی پێنجی کۆچی کە غەزالی تێیدا ژیاوە، سەردەمێک کە شەپۆڵی دەدا بە تەوژمە هەزیریە جۆراوجۆرەکان لە شیعی تۆندڕە و باڵتینەی ئۆپۆزیسیۆن و نەیاری دەسەڵاتی ئەو کاتە، بڵاوبوونەوەی تەرزە فەلسەفیەکانی پێچەوانەی عەقیدەی ئیسلامی دەوڵەتی عەباسیش لە ڕێگادا بوو بەرەو لاوازی و لە بەریەک هەڵوەشان. غەزالی هاوسەردەمی سەرجوقیەکانیشە کە بزوتنەوەیەکی بەهێزی بنیادنانی قوتابخانە نیظامیەکانیان دەست پێ کرد کە نیظام المەلیک هەستا بە بنیادنانیان لە وڵاتە جیاوازەکانی جیهانی ئیسلامیدا کە کاریگەریەکی گەورەی لەسەر گەشانەوەی ئاینی و ئاراستەکردنی غەزالیدا هەبوو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی چوارەم، لاپەڕاسی و حەفت. بارودۆخی کارگێڕی و کۆمەڵایەتی و ئابووری. بێگومان بارودۆخی کارگێڕی و کۆمەڵایەتی و ئابووری بە پێی ڕنگدانەوەی هەل و مەرجە سیاسی و ئاینیەکە دەبێت. هەمیشە سیستەمی سیاسی ئاراستەی بنەماکانی دیکەی ژیانی خەڵکی دەکات لە وڵاتدا کە سیستەمە سیاسیەکەش بۆ خۆی دەکەوێتە ژێرکاریگەری بیر و بۆچوونە ئاینیەکان لە جیهانی ئیسلامی ئەو کاتەدا. لەمەو پێش ئاماژەمان بە ئاڵۆزی بارودۆخە سیاسی و ململانێ توندەکانی تەوژمە هەزریە بیریەکان کرد. شوێنەوارەکانی تێکچوونی ژیانی فکری و ڕووکەشکاری ئاینی کە لە هەردووچاندا باری بوون بەسەر کۆمەڵگە ئیسلامیەکاندا ڕەنجی دایەوە لەسەر پێکهاتەی کۆمەڵگە ئیسلامیەکان و ئەو بەهایانەی پەیوەندی تاک و گرۆکانی ڕێنمونی دەکرد. هەموو ئەمانش کاریان لە بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و تێکدانی پایەکانی کۆمەڵگە کرد. هەر لە سەرەتای دەسەڵاتیەوە تۆغڕولبەگ ئەیویست شێوازی بارودۆخە کارگێڕیەکانی پێشووتری خلافەت بگۆڕێت. ئەو کاتێک کە خۆی گەڕایەوە بۆ پایتەختی سەلجوقیەکان ڕێی لە بڕی خۆی جێگرێکی دانا لە بەغداد کە ئەمەش وەک فەرمانبەرێکی سەلجوقی ناونرا ئەلحەمید، هەروەک چۆن فەرمانبەرێکی دیکەی بۆ پاراستنی ئاسایش بە ناوی ئەشەحنەوە دانا. لە ڕووی ئابووریشەوە داهاتەکانی عێراقی بۆ خەزێنەی سەلجوقی دەبرد. خەڵکی لە دەوڵەتی خلافەتدا زیاتر گرنجیان بە کوشتوکاڵ و باخ و بێستان دەدا کە دەستهاتی ساڵانەی خەڵکی بوو. ئەمە وێڕای مەسەلەی بازرگانی تەنانەت عەباسیەکان گرنجیەکی زۆریان بە کوشتوکاڵ دەدا، بەڵام دەوڵەت شێوازی هەمە جۆری دانابوو بۆ سەرانە و شێواندنی ژیان. تەنانەت حاجیەکانیش سەرانەیەکی زۆریان دەدا بە وڵاتەی پێیدا دەڕۆیشتن. ئەمەش تەواوی خەڵکی ناڕەحەت کردبوو. هەر کاتێکیش ناخۆشیێک یاخود ململانەیەک لە نێوان دوو دەسەڵاتداردا دروست بووایە، ئیتر ئەو ناوچە و هەرێمە تێکچوونی تەواوی بارەکانی ئابووری و کۆمەڵایەتی بەخۆوە دەدی، وەک ئەوەی ناوچەی شیرازی نێوان تۆغڕولبەگ و مەلیک ڕەحیم کە گامارۆ خرایە سەر ئەو شارە و قوتیان لێ بڕاو نرخ بەرز بوویەوە و زۆرینەی خەڵکەکەی بە برسێتی مردن. هەرچەندە تەواوی دەسەڵاتدار و سوڵتانەکان بەم شێوەیە نەبوون، بەڵکو نمونەی وەک سوڵتان مەلەکشاه هەبوو کە سەردانی هەرێمەکانی دەکرد و لە کاروباری خەڵکی دەپرسیەوە و هەوڵی سوکردنی باج و خەراجی دەدا، وێڕای لێدانی بیر و دروستکردنی قوتابخانە و مزگەوت. بەڵام ئەم کارە کەم و ناوبەناوانە تیماری دەردی خراپی ئەو بارودۆخەی نەدەکرد. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە دیاردەی دەرکەوتنی ڕۆمی تاکە کەسی کە لە کۆمەڵگەی ئیسلامیدا سەری هەڵدا کە ڕەنگە ئەمەش بەهۆی سروشتی کۆچەری سەلجوقیەکانەوە بوو بێت کە پشتیان بەخۆیان دەبەست لە جەنگ و لایەنەکانی دیکەی ژیاندا. هەرسێنانی یەکدیدی لە بواری فکر و بڵاوبوونەوەی مەزهبگەری شوێنەواری خۆیان هەبوو لەسەر ژیانی کۆمەڵایەتی. ئاژاوانانەوە و پێکدادان بووە مۆرجی ژیانی کۆمەڵایەتی. هەژاری بڵاو بوویەوە و دەرد و بەڵا ساڵ لە دوای ساڵ زیادی دەکرد و بووە سیمای کۆمەلگا ئیسلامیەکان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی پێنجەم، بارودۆخی زانستی بە فەلسەفە بوونی تەسەووف. لاپەڕا 41 سەدەی پێنجی کۆچی کرانەوەی بزوتنەوە زانستیەکان بوو لە تەواوی هەرێمە ئیسلامیەکاندا. ئاینی ئیسلام کاریگەریەکی گەورەی هەبوو لە بڵاوبوونەوەی فێرکردنی زانستدا. یەکەم ئاەتی قورئانی پیرۆز پێداگری لەسەر مەسلەی زانست دەکات. اقرأ باسم ربك الذي خلق. لەو ماوەیەدا ژیانی زانستی گەشەسەندنێکی بەرچاوی بەخۆیەوە دی. لە دەوڵەتی خلافەتی عەباسیدا هێزرگەلێکی زۆر هاتنە بەر هەموو کتێب لە زمانی بیانیەوە وەرجێردرانە سەر زمانی عەرەبی. لەلایەنە زانستیە جۆرا و جۆرەکاندا دەرکەوتنی مەزهەبە ئاینیەکان کاریگەریەکی گەورەی لە بڵندبوونی ژیانی زانستی لە جیهانی ئیسلامیدا هەبوو.
زۆرێک لە مێژوو نووسە ئیسلامیەکان پێیان وایە سەردەمی عەباسی بە شێوەیەکی گشتی سەردەمێکی زێڕینە لە ڕووی زانستیەوە. هەموو ئەو هەرێم و ناوچانەی کە لەم سەدەیەدا جۆرێک لە سەربەخۆییان لە دەوڵەتی خلافەتدا هەبوو بزوتنەوە فکریەکان تیایاندا گەشەی کرد. ئەوانەی کە زانست و ڕۆشنبیری چەکی ڕوبەڕووبوونەوەی نەیارەکانیان بوو بەهۆی گرنگیدانی زانستی و هاتنە ناوەوەی فکرە فەلسەفیە جۆرا و جۆرەکان و پێویستی ڕوبەڕووبوونەوەی ئەم زانستە لەلایەن زانا و فەقیهەکانەوە لە پەیمانگا زانستیەکاندا کە مزگەوت گەورەترینی ئەو پەیمانگا و ڕۆشنبیریانە بوو لە توێژینەوەی قورئانی پیرۆز و حەدیث و فقه و زمان و زانستەکانی دیکەش. زۆرێک لە مزگەوتەکان سەنتەرێکی گرنگی بزوتنەوە زانستیەکان بوون. سەردەمی غەزالی دەناسرێتەوە بە زۆری زانا و فەقیه و بنیادنانی نیظامیەکان. ئەم قوتابخانانە کاریگەریەکی گەورەیان لە خزمەتکردنی زانست و ڕۆشنبیریدا هەبوو. نمونەی ئەو گەورە زانایانەی کە لەم سەردەمەدا دەرکەوتن ئیمام الحەرەمەین ئەبی ئیسحاق الشیرازی زانست لەو سەردەمەدا چەکێکی ئەوەندە گرنگ بوو بۆ بەرگریکردن لە بیر و باوەڕ کە دەسەڵاتدارەکان چێبرچیان لەسەرکردنەوەی قوتابخانەکان دەکرد. گەشەی زانستی لەم کاتەدا لە ئەوجدا بوو. کەسێکی وەک مەلەک شاش لە هەوڵی هاندانی زانستدا بوو. بەڕاوێژ لەگەڵ وەزیرەکەی نیظام المەلەک دوو قوتابخانەی گرنگی لە هەردوو شاری بەغدا و نەیسابور بنیادنا. سەردەمی ئەبوو حامید سەردەمی ڕوبەڕووبوونەوە بوو لەگەڵ لێکۆڵینەوە ئیسلامیە فراوانەکان و دەرئەنجامە عەقڵیەکان. بەرهەمە هەزریەکان ڕامان و گومان و سۆفستە و فەلسەفە و منطیق ژیربێژی فەلسەفە و گفتوگۆ لەبارەی ئاینەوە. بەم شێوەیە سەدەی پێنجی کۆچی سەردەمی غەزالی نایاب بوو لە شارستانیەتی ئیسلامی. لەم سەدەیەدا دەرگاکانی زانستی ئیسلامی کرانەوە بەڕووی هەردوو تەوژمی هیندی و یۆنانیدا. تەسەووفی ئیسلامی کارتێکرا بوو بە سەرچاوە هیندیەکان بە تایبەت ئەوەی کە هیندیەکان بە دەرکەوتنی هەندێک بیر و باوەڕ و عەقیدەی جیاوازی وەک ئەلهندوسیە و ئەلجینیە و ئەلبوذیە بەناوبانگ بوون کە پێداگر بوون لەسەر لایەنی ڕۆحی ئاکار و گرنگیدان بە نەفس و دەروون و نەخۆشیەکانی و چارەسەری و بڕیاردان لەسەر یەکلابوونەوەی لە پەرستشدا و ڕێگریکردن لە ئازاردانی هیچ کەسێک. ئەمە بڵاوبوونەوەی هەندێک لە ڕەگەزەکانی تەسەووفی هیندی لە تەسەووفی ئیسلامیدا وێڕای ئەوەی فەلسەفەی یۆنانی لە گەورەترینی سەرچاوە کاریگەرەکانی ئیسلامیە. بە شێوەیەکی گشتی و فکری سۆفیگەری ئیسلامی بە شێوەیەکی بە تایبەتی دوای گواستنەوەی بیرە یۆنانیەکان بۆ کۆمەڵگای ئیسلامی بە ڕێگا و هۆکاری جیاواز بۆیە کۆمەڵگەی ئیسلامی بەهۆی بەیەکگەیشتن و بەریەککەوتنی بوارە ڕۆحیەکانی تەسەووفی هیندی لە ڕۆژهەڵاتی داوشاڵا و فەلسەفیەکان یۆنان لە ڕۆژئاوایدا دەرئەنجام بە فەلسەفە بوونی تەسەووفی ئیسلامی لێکەوتەوە کە شێواز و ڕێگایەکی دیکەی بەخۆوەدی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی دووەم ژیان و بەرهەمەکانی لاپەڕا 48. باسی یەکەم ژیانی غەزالی. یەکەم ناو و کات و شوێنی لەدایکبوونی. ئیمامی غەزالی ناوی محەممەدی کوڕی محەممەدی کوڕی محەممەدی کوڕی ئەحمەدە. لە ساڵی 450 کۆچی بەرامبەر 1059 میلادی لە ناوچەی تابیڕانی سربەشاری تووس لە هەرێمی خۆراسانی ئێران لەدایک بووە. حجەت الئیسلام زەین الدین ئەبوو حامید عەجوب الزەمان زەین العابدین ئیمام البەحر نازناوەکانیەتی. شافعی مەزهەب بووە. هیچ دەستەیەکی دیکەی شافعی لە سەردەمیدا هاوشێوەی ئەو نەبووە. سەبارەت بە نازناوی غەزالی یاخود ئەلغەزالی بۆ ئەبوو حامید مێژوونووسان بیر و بۆچوونی جیاوازیان لەسەری هەیە. غەزالە ئەو شوێنەیە کە تیایدا لەدایک بووە. ئەلغەزالیش دەگەڕێتەوە بۆ پیشەکەی باوکی کە لەسەری ژیاوە. خۆری چنیوە و فرۆشتوویەتی لە دوکانەکەیدا. باوکی پیاوێکی هەژار و خواناس بووە. زۆر حەزی لە کۆڕی زانایان و سۆفیەکان بووە کە لە کۆڕەکانیاندا دادەنیشت بە وتەکانیان کاریگەر دەبوو. لە خودا دەپاڕایەوە کە کوڕێکی خواناسی وەک ئەوانی بداتێ کە زانا و ئامۆژگار بێت کە نەخۆش کەوت پێش ئەوەی بمرێت وەسیەت دەکات بۆ سۆفیەکی هاوڕێی ئیمامی غەزالی و ئەحمەدی برای کە ئەو کات مناڵ بوون دەداتە دەستی و ئەو بڕەپارە و ماڵی کە هەیەی دەیداتێ تاوەکو بۆیان خەرز بکات و دەڵێت من زۆر داخم گران بوو بەوەی نەخوێندەوار بووم بۆیە پێم خۆشە ئەوەی لە دەست خۆم دەرچوو لەم دوو کوڕەمدا بێتە دی. هاوڕێ سۆفیەکەی وەسیەتەکەی بەجێهێنا و
دوو مناڵەکەی گرتە خۆی و فێری خوێندەواری کردن تاوەکو پارەکەیان تەواو بوو لەبەر ئەوەی خۆشی هەژار بوو بۆیە ئامۆژگاری دووبراکەی کرد کە بچنە ئەو خوێندنگایەی کە خواردن و شوێنی نیشتە جێبوونی تێدا دابین کراوە و فێری زانستیش ببن ئەوانیش ئەوەیان کرد ئەبوو حامید ئەوەی جێراوەتەوە کە ئێمە داوای زانستمان کرد بۆ جگە لەخوا بەڵام زانست یاخی بوو لەوەی هەر دەبێت بۆ خوا بێت دووەم گەڕانی غەزالی بە دوای زانستدا ئاشکرا نییە لە چ تەمەنێکدا غەزالی و براکەی سۆفیەکەیان جێهێشت چەندێک لایمانەوە و خوێندیان بەڵام ئەوە دەزانین بەشێکی لە شەرع و فقهی ئیسلامی لە وڵاتی خۆی تووس لە ساڵی 465 کۆچی بەرامبەر 1073 میلادی لە لای پێشەوە ئەحمەدی کوڕی محەممەدی ڕازیکانی خوێندووە پاشان ڕووی کردووەتە جورجان کە تەمەنی نەبوو بوو بە 20 ساڵ لە لای ئەبوو قاسم ئیسماعیل خوێندوویەتی پاشان گەڕایەوە بۆ تووس و 3 ساڵ تێیدا مایەوە وا دیارە خوێندنی غەزالی لە شاری جورجان و تووس تەنها خوێندنەوە بووە لەوەی زیاتر گرنگی بە لەبەرکردن بدات چونکە لە کاتی گەڕانەوەیدا لە جورجانەوە بەرەو تووس کۆمەڵێک چەتە ڕێگەیان لەو کاروانە گرت کە غەزالیشی تێدا بوو هەرچیەکیان پێبوو لە پارە و شتومەک لێیان سەندن غەزالی هەوڵیدا نووسینەکانی خۆی وەرگرێتەوە لێیان ئەوەی کە لە پێناو فێربوونیدا بۆی ڕۆشت بوو سەردەستەی چەتەکانیش بە غەزالی پێکەنی وتی چۆن دەڵێیت زانستێک فێربووم و ئێمەش لێمان وەرگرتوویت نەخێر لە زانینی دارن راویت و بە بێ زانست ماویتێتەوە غەزالیش دەڵێت ئینجا سەرۆکی ڕێگرەکان فەرمانی کرد نووسینەکانم بدەنەوە غەزالی باز لە کاریگەری ئەم ڕووداوە لەسەر دەرونی دەکات کە دەڵێت ئەم وتەیە خوای گەورە دای بە گوێمدا تا ڕێنموویم بکات لە کارەکەمدا کاتێک گەیشتمە تووس 3 ساڵ کەوتم بەسەر نووسینەکانمدا و هەموویم لەبەر کرد پاشان لە ساڵی 473 کۆچی ڕووی کردە نەیسابور و لە خزمەت ئیمام الحەرەمەیندا مایەوە کە زاناترین کەسی شافعی بووە لەو دەمەدا و زانستەکانی فقه و منطق و کەلام و فەلسەفە و جەدەلی خوێند هەتا وای لێ هات لەم زانستەدا قاڵ بوو و لە قسەی زاناکانیان تێدەگەیشت و دەیتوانی بەرپەرچیان بداتەوە و بەڵگەکانیان بەتاڵ بکاتەوە تا ئەوەی مامۆستاکەی هەستی بە لێی هاتووی و هەڵکەوتنی قوتابیەکەی کرد و بەم جۆرە وەسفی قوتابیەکانی خۆی دەکرد غەزالی دەریایەکی نوقمە شێرێکی سەرسوڕهێنەرە خەوافی پڵنگێکی سووتێنەرە زۆر لە مێژونوسان ئەم ماوەی ژیانی غەزالی بە پیترین ماوەی ژیانی دادەنێن چونکە تێیدا دەستی کرد بە دانان و نووسین وەتیایدا گومان و دوودڵی ڕووی لە زانستەکەی کرد ئەوەشی گومانی تێدا نییە ئەوەیە غەزالی لە سەردەستی ئیمامی دوو حەڕەم فێر دەبێت و کاریگەریەکی گەورەی هەبوو لە سەرپەرەسەندنی ڕۆحی جوێنی لە گەورە پێشەوایانی خاوەن زانست بوو لە سەردەمی خۆیدا لێرەوە لە کاریگەری گەورەی مامۆستاکەی ئەلجوێنی لەسەر غەزالی تێدەگەین بێگومان غەزالیش هەستی بە چاچی ئەو کاریگەریە کردووە بۆیە لە مامۆستاکەی جیا نەبووەتەوە مەگەر پاش مردنی ئیمام لە ساڵی 478 کۆچی بەرامبەر 1085 میلادی لە پاش ئەویش لای هیچ مامۆستایەکی دیکەوانەی نەخوێندووە سێیەم دامەزراندنی وەک مامۆستا لە نیزامیەی بەغداد دوای کۆچی دوایی ئیمامی حەرەمەین غەزالی چوو بۆ معسکر بە مەبەستی بینینی نیزام المولکی وەزیر تەمەنی لە 28 ساڵ تێنەپەڕی بوو کۆڕی وەزیر بریتی بوو لە کۆبوونەوەی ئەهلی زانستخوازان و پەناگەیان غەزالی لەو کۆڕەدا گفتوگۆی زانستی لەگەڵ زانایاندا کرد و دیار بوو کە خاوەن زانستە ئەوانیش دانیان پێدانا و ڕێزیان لێگرت نیزام المولکی سەرسام بوو بە غەزالی و توانای لە لێدواندا ئەمە ژوای کرد کە پێشوازیەکی گەرمی لێ بکات و کردی بە مامۆستا لە قوتابخانەی النظامیە لە بەغداد لە ساڵی 484 کۆچی بەرامبەر 1901 میلادی لەو کاتەدا غەزالی تەمەنی 34 ساڵ بوو زۆر دەگمەن بوو زانایەک لەو تەمەنەدا بتوانێت ئەو پلە بەرزە بەدەست بهێنێت غەزالی لە نیزامیەدا دەستی کرد بەوانە وتنەوە بوو بە مایەی تێڕامانی خەڵکی لەبەر وتەی جوان و ڕێزداری و پەندی ورد و ئاماژە جوان و ناسکەکانی خۆشەویست بوو لەلایەن عەبدولغافیری فارسی کە هاودەمی بوو دەڵێ شەرم و بێفیزی و پلە و پایی لە بەغداد بەرز بوویەوە تا ئەوەی کە ڕێزی لە لای کاربەدەست و لە ماڵی خەلیفەشدا بەرز بوویەوە بەم شێوەیە غەزالی بوو بەوانە بێژ لە قوتابخانە گەورەکەی نیزامیە کە گەورەترین خوێندنگای سەردەم بوو زۆری نەخایاند
فەقێ و فێرخوازان سەرسام بوون لە زمانی ڕەوانی و ڕەوشتی جوانی و وشەی شیرینی و نوکتە وردەکانی و ئاماژە جوانەکانی بۆیە زۆریان خۆشویست. لە هەموو لایەکەوە فەقێ ڕووی تێکرد و دوای پێشەوایەتی خۆراسان بوو بە پێشەوای عێراق. ئەرقەکانی وانەبێژی غەزالی تا دەهات فراوانتر دەبوو. دانراوەکانی بڵاو بوونەوە بە جیهانی ئەو کاتەدا دەمەقاڵی و بەرپەرچەکانی زۆر تند و بەهێز بوون بۆ گرۆهی ڕافیزی و باتینی و فەیلسوفەکان. بەم شێوەیە غەزالی بوو بە تاقانی سەردەمی خۆی و لە هەموو لایەکەوە پرس و ڕای پێدەکرا. بەڵام هەموو ئەمانە وای لە غەزالی نەکرد درێژە بەمانەوەی بدات لە بەغداد، چونکە هەر لە سەرەتای تەمەنیەوە تین و تامەزرۆی دۆزینەوەی واڵاکردنی دەرگای ڕاستی هەموو زانستەکان بوو و گەڕان بە شوێن ڕاستیدا غەریزە و تایبەتمەندێکی خوا کرد بوو کە بە بێویست و ئارەزوی خۆی لە ناخیدا پێنرا بوو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چوارەم، هۆکارەکانی هەڵکەوتەی غەزالی. کۆمەڵێک هۆکار یارمەتی دەربوون لە گەشەکردنی غەزالی و گەشتنی بەو پایە بەرزە. یەکەم، گرنگی و بایەخی زانست لەو سەردەمەی جیهانی ئیسلامیدا کە مەسەلەیەکی باو و جێگای تایبەتی هەبوو لە لای چینێکی زۆری خەڵک، تەنانەت لە دەربار و کۆشی خەلیفەشدا وێڕای ئەوەی خودی غەزالی شەیدای زانست و گەڕان بە دوای دڵنیایی و ڕاستیدا بوو کە زانستی سەردەمی خۆی خوێند و هەڵکەوت تێیدا پێش هاوتاکانی خۆیدایەوە. دووەم، توانایەکی باشی لەبەرکردنی هەبوو. لە پێشەوە ئاماژەمان بەوە کرد لە دوای گەڕانەوەی لە جورجانەوە بۆ تووس هەموو ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا نووسی بووی لەبەری کردن. سێەم، زیرەکی و زرنجی. لە ڕاستیدا زیرەکی زۆر بوو، تێڕوانینیشی بەهێز بوو، هەستکردنیشی لە ڕادە بەدەر بوو. ئاسانکار بوو دوور لە قوڵکردنەوەی بابەتەکان، لە ماناوەرد و درشتەکانیشدا مەلەوان بوو. چوارەم، قوتابخانەی نیزامیە و دامەزراندنی لەلایەن نیزام المولکەوە کە تێیدا سەرقاڵی خوێندنەوە و وانەوتنەوە بوو کە شوێنی گەورە زانایان و فەقیهەکانی سەردەم بوو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی دووەم، گەشتەکانی غەزالی بەراورد لە نێوانیاندا. لاپەڕا 59. گەشتەکانی غەزالی بە پێی کات و شوێنەکانیان مەبەستی جیاوازی لە هەنگاو هەڵگرتنی بۆ هەر جێگایەکیان هەبوو. تێیاندا ئامانج لێی تەنها دەستخستنی زانست و زانیاری و هۆکارەکانی فێربوونە. لەم جۆرە گەشتانەیدا کە زیاتر لە سەرەتای تەمەنیەوە کردوونی بۆ فێربوونی ئەو زانستانە بووە کە نەیزانی بوون یاخود بۆ زیادکردنی ئەوەی کە زانیوێتی بووە. بەڵام لە هەندێ لە گەشتەکانی دیکەیدا بە تایبەتی لە دوای قۆناغی دەستپێکردنی شک گومان لێرەدا کۆچکردن تەنها ڕۆیشتنی جەستە نەبووە لە جێگایەکەوە بۆ شوێنێکی دیکە، بەڵکو کۆچکردن بۆ لە جەستە و دنیای مەلموس بەرەو جیهانی ڕۆح و پاڵفتەکردنی ناخ و تێڕامان لە ژیانی نەبراوەی جیهانی پاش ئەم جیهانە. ئەم جۆرانەیان گەڕان بووە بە دوای ڕاستی و حەقیقەتی بوون و نەبووندا. هەر لەبەر ئەمەشە غەزالی جیاوازترە لە زانایانی پێشین و پاشخۆی، هەر لەبەر ئەمەشە غەزالی جیاوازترە لە زانایانی پێش و پاشخۆی. ئەو هیچ کات دەست بە جێ ڕاستەخۆ بڕیاری لەسەر دروستی و نادروستی هیچ شتێک نەداوە، بەبێ لە کۆڵینەوە و خوێندنەوەیەکی ورد بۆ هەر بابەتێک کە بیویستایە ڕاستی ئەو بابەتی بۆ ئاشکرا ببوایە. لە پێشەوە ئاماژەمان بۆ ئەوە کرد کە شتێکی کەمی لە زانستی فقهی لە زێدی خۆی تووس لە لای محەممەدی ڕازیکانی خوێندووە، پاشان بۆ فێربوونی زانست ڕووی کردووەتە جورجان و لای ئیمام ئەبی ئەسری ئیسماعیلی خوێندوویەتی ئەتەعلیمیەی نووسیوە. دواتر هەر بە مەبەستی فێربوون و بە هاوڕێیەتی کۆمەڵێک فێرخواز بەرەو نەیسابوور ڕۆشتن و لای ئیمامی دوو حەڕەمەین ماونەتەوە و زۆرترینی زانستەکانی کە لە مامۆستاوە فێر بوو بێت لێرە و لای ئەلجوەینی بووە. لە 25 ڕەبیعی دووەمی 478 کۆچی واتە لە کاتی مردنی ئیمامی دوو حەڕەم لە دوای کۆچی دوایی مامۆستاکەی غەزالی ڕووی کردە شاری مەعەسکەر بۆ لای وەزیر نیزام المولک. لەم گەشتەیدا جۆرێک لە گۆڕانکاری دروست دەبێت بەوەی دەکەوێتە گفتوگۆ لەگەڵ گەورە زانایان و فەقیهەکانی ئەوێ و سەر دەکەوێت بەسەریاندا. لە جەمادی یەکەمی 484 کۆچی بۆ وانەوتنەوە لە خوێندنگەی نیزامیە لەسەر داواکاری وەزیر نیزام المولک ڕوو دەکاتە بەغداد و ماوەی 4 ساڵ سەرقاڵی وانەوتنەوە و کۆڕ و کۆبوونەوەی زانایان و خوێندنەوە و
لێکۆڵینەوەی بابەتە زانستیەکان دەبێت. لە ڕەجەبی ساڵی 488 کۆچی سەرەتای تەنگژە ڕۆحیەکەی غەزالی دەست پێ دەکات کە بۆ ماوەی 6 مانگ واتە تا سەرەتای ساڵی 489 کۆچی بەردەوام دەبێت. لە ذیل حقدەی ساڵی 488 کۆچیدا وازی لەوانەوتنەوە لە نیزامی بەغداد هێنا، ڕێگای خۆپاکردنەوە و دابڕانی گرتەبەر. لە دلحجە ڕۆیشت بەرەو حەج و ئەحمەدی برای بۆ وانەوتنەوە لە نیزامی بەغداد لە جێگای خۆی دانا. هەر لە ساڵی 489 کۆچیدا ڕووی کردە دیمەشق و ماوەیەکی کەم تیایدا مایەوە. لەوێوە بەرەو بەیت المەقدس بەڕێکەوت و دەستی کرد بە نووسینی کتێبی ئەلئیحیا لە قودس. اینجا لە دیمەشق تەواوی کرد. دواتر و لە دوای قودس ڕووی کردە ئەلخەلیل بۆ سەردانی مەقامی ئیبراهیم. هەندێک جێرانەوە هەیە کە ڕۆیشتووە بۆ میسر و ماوەیەک لە ئەسکەندەریە ماوەتەوە. دواتر و لە ڕێگای دەریاوە خۆی ئامادە کردووە تاوەکو بڕوات بۆ دیداری یوسفی کوڕی تاشفینی دەسەڵاتداری مەغرب، بەڵام بەهۆی بیستنی هەواڵی کۆچی دوای تاشفین گەشتەکە ئەنجام نادات و دەگەڕێتەوە بۆ تووسی زێد و نیشتیمانی خۆی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی سێیەم گۆڕانە گەورەکەی ڕێڕەوی ژیانی گۆڕی لاپەڕا 64. غەزالی لەو ماوەیە کە لە قوتابخانەی نیزامیەدا خەریکی وانەوتنەوە و توێژینەوە زانستیە، هزری و فەلسەفی و ئاینی و هەتا دوایی بوو، گەیشتو بە لووتکەی شکۆداری. ئەوەی بیویستایە لە هۆ پێناوەکانی دنیا بۆی فەراهم هاتبوو، لە هەموو ڕوویەکەوە ناوی کەوتوو بە نێوناوان لەگەڵ هەبوون و بەرەو ڕووهاتنی ماڵ و دارایی، بەڵام لە زانستدا دانەبڕابوو. بۆیە لێبڕا بۆ خوێندنەوە و بەدواداچوون و لێکۆڵینەوە و توێژینەوە بە عەقڵێکی بوێرانەی ڕەخنە ئامێز بۆ دەرباسکردنی بیر و بۆچوونی لە کۆت و پەیوەندی تەقلید کە هێشتا پەیوەست بوو پێوەی و هەتا گەیشتە پلەی گومان بردن لەوەی کە دەیبینێ و دەیبیستێ و دەیخوێنێتەوە و لەوەی کە دەیڵێت و بڕوای پێ هەیە. ڕەنگە لەسەر زاری ئیمامی غەزالی خۆی باشتر ئەم باس و بابەتەشی بکرێتەوە، باشتریش دەتوانێت چیرۆکی ئەو گۆڕانەیمان بۆ بجێڕێتەوە. دەستم کرد بە خوێندنەوەی کتێبەکانیان وەک قوت القلوبی ئەبی تاڵیبی مەکی. ئەم کتێبەی ئەبی تاڵیب کاریگەریەکی گەورەی لەم گۆڕانی غەزالیدا هەبوو. وە کتێبەکانی حارسی محاسیبی ئیتر دڵنیابووم ئەوانە ئەهلی حاڵن نەک ئەهلی قال، چونکە بە ڕێگەی زانستی بەدەستم خست. اینجا هیچ شتێکیش نەمایەوە ئەوە نەبێت لە ڕێگەی بیستن و فێربوونەوە دەست ناکەوێت، بەڵکو بە حەز و خولیایە. ئەوەی لە لای من بەدەرکەوت بەختەوەری ئاخیرەت بە تەقوا و لە خواترسان نەبێت دەست ناکەوێت و نەفسیش بە دوور بگرێت لە هەوا و ئارەزوات. سەری هەموو ئەمانش ئەوەیە پەیوەندی دڵ لەگەڵ دنیا ببچڕێنی و ڕوو بکەیتە بەرزی بۆ خوای گەورە. ئەوەش دەست ناکەوێت مەگەر بەرەنگاری و نەیار بیت لە بەرامبەر پلە و پایە و ساماندا، ڕابکەی لەسەر قاڵبوون. پاشان سەرنجمدا لە حاڵی خۆم دەبینم لەسەر قاڵی داون بم، چواردەوریشم دراوە. سەرنجی کردەوەکانیشمدا کە باشترینیان پەروەردە و فێرکردن بوو. دەبینم ئەمانە زانستێکی گرنگ نین و بەسوود نین بۆ ڕێگەی دوا ڕۆژم. پاشان بیرم کردەوە لە نیەتی خۆم لەوانەوتنەوەدا، ئەبینم ئەمانە هیچی لەبەرخوا نییە، بەڵکو پاڵنەر و جوڵێنەری بەدەستهێنانی پلە و پایەیە و بڵاوبوونەوەی ناوبانگە. دڵنیابم کە ئەوە تام لە کەنارێکدا خەریکە دەڕوخێ و من ئەچمە خۆرەی ئاگر ئەگەر ئەو حاڵەتم نەگۆڕم. بەردەوام بیرم دەکردەوە کام پلەیان هەڵبژێرم، وەرەمدا بەخۆم کە بەغداد بەجێ بهێڵم و پشت بکەمە هەموو ئەو شتانە، بەڵام ڕۆژێکی تر حاڵم بە شێوەیەکی تر دەبوو. بۆیە لە دەرونیدا کێشە دەستی پێکرد لە نێوان ئارەزوەکانی دنیا لەلایەک و لە نێوان داواکاریەکانی ڕۆژی دوایی لەلایەکی تر. ڕاجێگیر نەبوو لەسەر نەویستنی ئارەزوی دنیا مەگەر لە پاش دوو دڵی و مجاهدەیەکی قورسی دەروون. دەکرێت بڵێن قۆناغی یەکەمی گومانی غەزالی لە موتەیەی خۆیەوە دەست پێ دەکات. گومانکردن ڕێگای گەشتن بەڕاستیە، ئەوەی گومان نەکات ناڕوانێت، ئەوەش نەڕوانێت نابینێت، ئەوەیش نەبینێت لە نابینایی و تاریکیدا دەمێنێتەوە. ئەم دوو دڵی و گومانەی غەزالی ماوەی 6 مانگی خەیان لە مانگی ڕەجەبی ساڵی 488 کۆچیدا دەستی پێکرد. لەو کاتەدا کێشەکە لە سنووری خواستەوە تێپەڕی بۆ ناچاری کە خۆی دەڵێت خوای گەورە زمانی کڵۆم کردم، زمانم بە هیچ جۆرێک نەیدەتوانی تەنها وشێک بڵێت و پاشان
ئەم گرەی زمانم بووە مای پەیداکردنی نیگەرانی و ماتیەک لە دڵمدا کە بەهۆیەوە خواردن و خواردنەوەم بۆ هەرز نەدەکرا، نەقومە ئاوێک نەپاروێک بە جانم نەدەکەوت. ئەمەش سەری کێشا بۆ بێهێزی و لاوازیەکی زۆر تا ئەوەی پزیشکەکان بێئومێد بوون لە چارەسەرکردنم. پاشان غەزالی هەستی بە کزی و بێدەسەڵاتی خۆی کرد و بە کوڵ لە خوددا پاڕایەوە کە ڕزگاری بکات لەم دەردا. خۆی دەڵێت پەنام بردە بەرخوای گەورە بە پەناگرتنێکی داماوی و ناچاری کە هیچ فرتوفێڵێکی نییە، ئەویش بە هاوارمەوە هات. لێرەوە لە مانجی ذیلعقدەی ساڵی 488 کۆچی غەزالی بەغدادی بەجێهێشت. لە دوای دەرچوون و جێهێشتنی بەغداد لە ماوەی 10 ساڵ غەزالی بەردەوام بوو لە گەڕان لە دیمەشقەوە بۆ قودس و بۆ ئەلخەلیل و قاهیرە، لەوێەوە بۆ ئەسکەندەریە. زۆربەی کاتەکانی لە خەڵوەت و پاککردنەوەی دەروون و مجاهدەی نەفسدا بەسەر دەبرد. سەردانی مزگەوتەکانی دەکرد، نیشتەجێی چۆڵەوانی دەبوو، دەچوو ئەشکەوتەکان، ڕوبەڕووی جۆرەها ناڕەحەتی بوویەوە. بەم شێوەیە غەزالی کۆچی لە ماڵی دنیا و هجرەتی بەرە و پاچی ڕۆح و پاڵفتەکردنی دەرونی خۆی کرد و ئەم گۆڕانکاریە لە ژیانیدا وەرچەرخانێکی گەورە بوو لە شێوازی ژیان و بیرکردنەوەیدا کە تاوەکو مردیش لەسەر زوهد و سۆفیگەری و خواناسی بەردەوام بوو. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی چوارەم کۆتایی ژیان و مەرجی غەزالی. لاپەڕا 7. دوای کۆچێکی دەرونی و جەستە کە 10 ساڵی خایان، غەزالی و منداڵەکانیشی لە خۆی زیاتر هەستیان بۆ خزم و نیشتمانیان جوڵا. لەبەر ئەوە دەگەڕێنەوە بۆ تووس، لەوێش هەر بڕیاری کەنارگیری دەدات نەوەک جارێکی دیکە دەرونی خاوێنی چڵکن ببێتەوە. بەڵام بەهۆی ناچاری ژیان و پێداویستی ماڵ و منداڵەکانی بەدابینکردنی هۆ پێناوەکانی ژیان ڕوودەکاتەوە نەوتنەوە. بەڵام هەر هیوا بڕاو نابێت بیری دەرونی پاچی و تێکەڵ نەبوونی بە هەوای ژیان هەرماوە. لە سەرەتای گەڕانەوەکەیدا بەرە و نیشتمان و زێدی خۆی لە بەغداد ماوەیەک دەمێنێتەوە و کۆڕی ئامۆژگاری دەبەستێت و پەڕاوی ئیحیا بە خەڵک دەناسێنێ. دواتر و دوای گەڕانەوەی بەرەو تووس و مانەوەی لەوێ بەردەوام بوونی لە دابڕان لە ژێر داواکاری زۆری والیەکان و داوای ڕاستەخۆی وەزیر کە بێت و لە نیزامی نەیسابور وانە بڵێتەوە، ئەویش بەدەم داواکردنەوەکەیانەوە ڕۆیشت و بەرەو نەیسابور بەڕێکەوت. ئەمەش لە مانجی ذیلعقدەی ساڵی 499 کۆچیدا بوو. گەڕانەوەی غەزالی بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن بە شێوازێکی تازەوە بوو، بە نیەتێکی تازەوە بوو. خۆی باسی جیاوازی ئەم گەڕانەوەی دەکات. بە دڵنیاییەوە دەزانم کە من ئەگەر گەڕابێتیشمەوە بۆ بڵاوکردنەوەی زانست، چونکە ئەم گەڕانەوەیم هاتنەوەم بوو بۆ شوێنەکەی خۆم. من لە زەمانێکدا بووم کە زانستێکم دەگەیاند لەبەر سامان و ناوبانگ و دەسەڵات دەرکردن بوو و بە گفتار و کردار بانگەشەم بۆ دەکرد. ئەمە نیەت و مەبەستی من بوو. بەڵام ئێستا بانگەشە دەکەم بۆ زانست کە هەموو شکۆمەندی و سامانێکم وەلانەوە. ئەمە نیەتی ئێستای منە و هیوا و ئاواتی من. خوای گەورە دەزانێت کە ویستی من ئەوەیە خۆم و کەسانی جیا لە خۆشم چاک بکەم. زۆر نەمایەوە لە نەیسابور، پاش ساڵێک و دوای کوژرانی فەخر المولک غەزالیش نەیسابوری بەجێ هێشت و لە کۆتاگەشتیدا ڕووی کردە شاری تووس. لە ماڵەکەی خۆیدا مایەوە و لە پەنا ماڵەکەیدا قوتابخانەیەک و خانەقایەکی دروست کرد. کاتەکانی دابەش کرد بەسەر کارەکانیدا. قورئان خوێندن و دانیشتن لەگەڵ بێداراندا و وانەبێژی هەموو ئەمانە تەواوی کاتەکانی غەزالی پێک دەهێنا. بە شێوەیەک هیچ کاتێکی بێسوود بەڕێ نەدەکرد. لەو ماوەیەی کە لە تووس ژیا و مایەوە پەیتا نامەی وەزیرەکانی پێدەگەشت و داوای گەڕانەوەیان لێ دەکرد بۆ نیزامیەی بەغداد. بەڵام غەزالی بڕیاری خۆیدا بوو لە نەگەڕانەوە و دابڕانی لە سەروەت و ناوبانگی دنیای فانی. بۆیە بە شێوازێکی جوان وەڵامی دەدانەوە و داوای لێبوردنی لێ دەکردن کە تازە ناتوانێت تووس بەجێ بهێڵێت و وانە بە فەقیەکانی خۆی دەڵێتەوە. غەزالی لە کۆتایی تەمەن و کارەکانیدا خۆی ئامادەکرد بۆ وەرگرتنی زانستی فەرموودە و کۆڕی زانایانی فەرموودە و خوێندنەوەی هەردوو سەحیحەکانی بوخاری و موسلیم بە جۆرێک پێیانەوە سەرقاڵ بوو کە ئەگەر بژیایە پێش هەمووان دەکەوت لەم هونەرەدا. بەڵام ئەوە دەستی پەروەردیگار بوو ئیمامی غەزالی کە کۆتایی ژانی لەسەر فەرموودە و سونەت بێت. هیچ لە دوای بەجێ نەما جگە لە کچەکانی. ئەوەندەی هەبوو کە بەشی ژیانی خۆی بکات و بیبات بڕێوە، چونکە زۆر جار
ماڵ و سامانی دەخرایە بەردەست و وەری نەدەگرت. لە بەیانی ڕۆژی دووشەممەی چاردەی جەمادی کۆتایی ساڵی 505 کۆچی بەرامبەر ساڵی 1111 میلادی کۆچی دوایی دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی پێنجەم بەرهەمەکانی غەزالی و دابەشکردنیان بە پێی ڕێکخستنی کاتی نووسینیان. لاپەڕا 74 غەزالی تەمەنی کورد بوو، بە بەراورد بەو نووسین و دانرا و بڵاوکراوە بە نرخانەی کە هەیبوون. بەرهەمی گەورە و بەسوودی زانستی زۆری بۆ جێهێشتوین. غەزالی نووسینی زۆرە لە هونەرە جۆراوجۆرەکاندا. بەهۆی دەوڵەمەندی هزری و توانە دیارەکەیەوە دەرکەوتەی هزری جۆراوجۆر خۆی دەنواند بەسەر هزری ئیسلامیدا لە سەردەمی ئەمدا و لە ئێستاشدا. نزیکەی 4 هێندەی تەمەنی خۆی و بەرهەم و نووسراوی لە دوا بەجێما کە هەندەی لە مێژوو نووسان ئەوانەی شارەزاییان لە نووسینەکانی غەزالیدا هەیە دەڵێن نزیکەی 228 پەڕاوی هەیە. غەزالی وێنەی زانە گەورەکانی مێژوو لە پایە بەرزە هزروانەکانی مرۆڤایەتیە، ئەوانەی کە لە ژیانیاندا لە چڵەپۆپەدا بوون. لە دوای ژیانیشیان پلە و پایی گەورەیان لە نێو خەڵکدا هەیە. سروشتیە ڕاستی و ئەفسانە هاوکاری یەک بن لە دیاریکردنی ئەو پلەیەدا. بەرهەم و نووسینەکانی غەزالی لە ڕووی دانەپاڵەوە دوو جۆرن. یەکەمیان ئەوانن کە گومانی تێدانیە و مێژوو نووسان غەزالی بە خاوەنی دەزانن، بەشێکی دیکەیان بەنیسبەت ڕێژە دەدرێنە پاڵ غەزالی کە گومان لە ڕاستی و دروستی خاوەنبوونی غەزالی بۆ ئەم بەرهەمانە دەکرێت. لێکۆڵینەوە و توێژینەوە لە نووسینەکانی غەزالی بە شێوازێکی تایبەتی لە ماوەی نیوەی سەدەی 19ەوە دەستی پێکرد، کاتێک ئارگوشە توێژینەوەیەکی لە ساڵی 1858 میلادی کرد لەبارەی ژیانی غەزالی و نووسینەکانی. دەتوانرێت دابەشکردن و ڕێخستنی جۆراوجۆر بۆ بەرهەمەکانی غەزالی بکرێت، چ بە پێی سەردەمە هەزریەکان یاخود بە پێی کاتی نووسینەکانی، و چ بە پێی خاوەندارێتی ڕاستی و ناڕاستی یاخود شێواز و دابەشکردنی دیکە. بەڵام لێرەدا ئێمە بە پێی کاتی نووسینی ئەو پەراوانە دابەشکاری و ڕیزبەندی ژمارەیەک لەو بەرهەمانە دەکەین، نەک هەمویان، چونکە لە توێژینەوەیەکی وەها مەودا کووردا ناتوانرێت ڕیزبەندی هەمویان بکرێت. قۆناغ یەکەم ساڵی 465 تاوەکو 478 کۆچی، واتە پێش کۆچی دوایی گەورە و مامۆستاکەی ئەبی مەعالی ئەلجوەینی. یەکەم التعلیمیە فی فروع المذهب، ئەوە بوو کە چەتە و ڕێگرەکان لێیان سند و پاشان بۆیان گەڕاندەوە. المنخدل في أصول الفقه، قۆناغی دووەم 478 تاوەکو 488 کۆچی. البسيط في فروع المذهب، الوسيط کورتەیەکە لە البسيط. الوجيز لبارەی فقه مذهبی شافعیەوە. خلاصة المختصر المنتحل في علم الجدل، مأخذ الخلاف، تحصين المأخذ، الباب النظر، المبادئ والخايات، شفاء الحليل، فتوى ليوسف بن تاشفين، فتوى خاصة بلحن يزيد بن معاوية، مقاصد الفلاسفة، بيان مبادئ الفلسفة، تهافة الفلاسفة، معيار العلم، دوای تهافة بيش قشتكي بو دمشق، معيار العقول، معك النظر في المنطق، ميزان العقل، المستظهري، أويك رتباتيني بيدايوا، تسناويش ديكشي بيداوتريت، كتاب المستظهري في رد على الباطنية، كتاب فضائع الباطنية وفضائل المستظهرية، الرد على الباطنية، حجة الحق، هروها أمش قندلي مذهبي باطنية أشكرا دكات، قواسم الباطنية، الاقتصاد في الاعتماد، الرسالة القدسية في العقائد، المعارف العقلية والأسرار الإلهية. ئەمانە لە گرنگترین کتێبەکانی غەزالی بوون لەو قۆناغەدا. قۆناغی سێیەم 488 تاوەکو 499 کۆچی، ماوەی خەڵوەت و دابڕان. لەم قۆناغەشدا کتێبی زۆر و نووسیوە. ئەحیا علوم الدین، ئەحیا لە گرنگترین کتێبەکانی غەزالیە. ئەم کتێبەی لە سەرەتای ئەو کاتەوە دەستی پێکرد کە تیایدا کەنارگیر بوو. کتێبەکە لە زانستی کەلام و ئاداب دابەش کراوە بۆ 4 بەش. یەکەمیان بۆ سروت و بۆ ئاینیەکان، دووەمیان بۆ یاسای تایبەت بە کاروباری ژیانی دنیایی، سێهەمیان تایبەتە بە هیلاکچوون و چوارەمیش ڕزگاربوون، واتە ڕیسوایی و گەورەیی. الحکمە فی مەخلوقات الله،
الرسالة الوعظية، الإملاء في إشكالات الإحياء، أيها الولد، بداية الهداية، المظنون به على غير أهله، المقصد الأسني في معاني أسماء الله الحسنى، مشكات الأنوار، مواهم الباطنية، جواب مفصل الخلاف، جواهر القرآن، الأربعين في أصول الدين، القسطاس المستقيم، فيصل التفرقة بين الإسلام والزندقة، كتاب الدرج، الرد على الإباحية بفارسي، كيمياء السعادات بفارسي، جواب إلى مؤيد الملك حينما دعاه لمعاودة التدريب بالنظامية، قۆناغی دووەم لە فێرکردندا لە نێوان 499 تاوەکو 503 کۆچی دابوو. گرنگترین کتێبەکانی لەم قۆناغەدا المنقذ من الضلال والموصل إلى ذي العز والجلال، المستصفى من علم الأصول، التبر لمبسوك في نصيحة الملوك. ساڵەکانی کۆتایی 503 تاوەکو 505 کۆچی مناهج العابدين في الزهد والأخلاق والعبارات، إلجام العوام عما علم الكلام لجمادی کۆتایی ساڵی 505 کۆچیدا نووسیویەتی، واتە چەند ڕۆژێک بەر لە مردنی نووسیویەتی. الدار الفاخرة في كشف العلوم الآخرة. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی سێیەم، هزری غەزالی، لاپەڕا 82. باسی یەکەم، غەزالی و فەلسەفە. لە سەرەتای توێژینەوەکەدا ئاماژەمان بەوە کرد کە سەردەمی غەزالی سەردەمێکی ئاڵۆزی هزری بوو. تەوژمە جیاوازەکان لەمە سوودمەند بوون. مەسەلەی بڵاوبوونەوەی فەلسەفەش یەکێک بوو لە هۆکاری تونکردنی ململانەی هزریەکانی تەوژمە جیاوازەکانی ئەو کاتەی جیهانی ئیسلامی. وشەی فەلسەفە لە بنەڕەتدا وشەیەکی عەرەبی نییە، بەڵکو لە دوو وشەی یۆنانی پێک هاتووە، یەکێکیان فیل و واتە خۆشەویستی و هاوڕێتی، دووەم سۆفیا واتە دانایی. لێرەوە فەلسەفە بە مانای دەربڕینی خۆشویستنی دانایی دێت. غەزالی هەر لە خۆیەوە بەبێ بەڵگە و زانیاری هێرشی نەدەکردە سەر مەزهەبێک لە مەزهەبەکان یاخود تێڕوانینێک لە تێڕوانینەکان، مەگەر ئەوەی توێژینەوە و بەدواداچوونێکی قوڵی بۆ ئەو بابەتە کردبێ. غەزالی لەو کەسانە نەبوو کە هیچ نەزان جگە لە یەک بۆ چونکە پێی بژین و لەسەری بمرن، بەڵکو قوتابێکی زانست بوو، بە هەموو مانایەک دەیزانی کە لەسەریەتی ڕاستی بزانێت. فێربوونی ڕاستی هەمووی بەخششە. دکتۆر زەچی موبارەک دەڵێت ئەو تێبینی کە لەلایەن غەزالیەوە ئاراستەکرا بوو بەهۆی ئەوەی گومانی هەبێت لە ئاینەکەی تا ئەو کاتەی کە ڕاستی بۆ ڕوون بوویەوە، چونکە ئەو پێی وابوو کە بەڵگەی چییە لەسەر ئەوەی کە هەر ئاینێک لە ئاینێکی دیکە باشتر بێت. غەزالی ئەوە ڕوون دەکاتەوە و کۆتایی دێت بەوەی هیچ بەهایەک نییە بۆ چاولێکەری وەک ئەو کردن، لەبەر ئەوەی ئەوە لە ناو هەموو میلەتێکدا هەیە، بەڵکو بەها هەمووی بۆ دڵنیاییە. غەزالی دەستی کرد بە خوێندنەوەی پەرتووکە فەلسەفیەکان لە ساڵی 484 کۆچی، ئەو کات لە تەمەنی 34 ساڵیدا بوو. وەرگرتنی ئەم هزرە بوو بەهۆی گۆڕینی ڕێڕەوی ژیانی و تووشی بارگژی و دەرونی کرد. دەرئەنجامی ئەمەش گومانکردن بوو بە بیر و باوەڕە بۆ ماوەیەکان. ئەم گومانکردنەی یەکەم پاڵنەری تێڕوانینی عەقلی ئازاد بوو، خۆی لە میزان الحەملدا دان بەم ڕاستیەدا دەنێت. غەزالی پێی وایە گومانکردن ڕێگای گەیشتن بەڕاستیە. ئەوەی گومان نەکات ناڕوانێت، ئەوەش نەڕوانێت نابینێت، ئەوەش نەبینێت لە نابینایی و تاریکیدا دەمێنێتەوە. غەزالی بەوە لەوانەی پێشخۆی جا دەکرێتەوە لە ڕوبەڕووبوونەوەی فەلسەفەدا کە ئەوانی دیکە هەڵوێستی بەرگریکردن لە ئیسلام و بیر و باوەڕیان پەیڕەو دەکرد، فەلسەفە هێرشی دەکردە سەر ئیسلام، ئەوانیش بەرگریان لە ئیسلام دەکرد و بەرپەرچی تۆمەتیان لە بەرامبەر ئیسلام دەدایەوە. هەڵوێستیان هەڵوێستی بەرگری کارانە بوو، ئەمەش بەرەو لاوازی دەڕۆشت. بەڵام غەزالی هێرشی کردە سەر فەلسەفە لە شێوازی پشکنین و ڕەخنەگرتندا، هێرشیەکی تون لەسەر بنەمای توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی. بە بەڵگەوە هاوشێوەی بەڵگە فەلسەفیەکان عەقلیشی وەک ژیری گەورە فەیلسوفەکان بەکاردەهێنا، هەر بۆیە فەلسەفەی خستە باری بەرگریکردنەوە. فەلسەفەکارانیشی کردە بەرگریکاری فەلسەفە. لێرەوە هەڵوێستێکی گەورە و پێشکەوتوتر لە ئاین و فەلسەفەدا هاتەکایەوە. غەزالی هەر لە خۆیەوە بەبێ بەڵگە هێرشی نەدەکردە سەر فەلسەفە، بەڵکو وانەکانی فەلسەفەی خوێند و تاوتوێی کردن. ئەو باوەڕی بەوە بوو ناوەستێت تا ئەو کاتەی سەر لە کۆتایی زانینی ئەو زانستەوە دەردەکات.
تا ئەوەی زانینی یەکسان دەبێت لەگەڵ بنەڕەتی ئەو زانستەدا. زۆر تێدەکۆشا و هەوڵی دەدا لە توێژینەوە زانستی و زۆر تێدەکۆشا و هەوڵی دەدا لە توێژینەوە زانینی و ڕاستی و لێڵیەکانی بگات تا ئەوەی بوو بە خاوەنی پیشە لەو زانستەدا. بەرلەوە فەقیه و متەکەلیم بوو. ئێستاش مەلەوان بە توێژینەوە فەلسەفیەکان وای دەبینی قەدەر یاخود چارەنووس ئامادەی کردووە بۆ ئەوەی ئەو پیاوە بێت کە جەنجی جیاکەرەوەی دژی فەلسەفە و فەیلسوفان بباتەوە. هەستی بەوە کرد و کاریشی بەو پەیامە کرد کە پێویست بوو بەبێ سڵامینەوە ڕوبەڕووی ببێتەوە. ئەمە ئەو غەزالیە بوو کە بەڵێنی بە دەرونی خۆیدا بە جەنجی فەلسەفە و پیاوی ئەو کایەیە غەزالی پەلەی نەکرد و خێرا هێرشی دەست پێ نەکرد. بەڵکو وای دەبینی توێژینەوە فەلسەفیەکان بەردەوام وشک و لێڵن لە ناوەندی تێگەیشتنی کۆمەلگادا نین. پەرتووکە فەلسەفیەکانیش بە زمانی هێما و شێوازێکی ناڕوون نووسراون. نووسەرانیش لەمەدا بەمەبەست دوایان کردووە تاوەکو تەیمانێک بە دەوری فەلسەفەدا بچێشن و ناوەندی تێگەیشتنی خەڵکی گشتی لوش بدات. خوددا ڕۆزیەکی باشی بە غەزالی بەخشی و لە ساناکردنەوەی بابەتە زانستیەکان و ڕوونکردنەوەیاندا. بۆیە ئەو دیوار و تەیمانەی شکاند. لێرەوە غەزالی کتێبی مەقاسید الفەلاسیفەی نووسی و تێیدا ئاماژە بە زاراوە فەلسەفیەکان و توێژینەوەکانی و خستنە ڕوویەکی جوانیان بۆ دەکات. غەزالی فەیلسوفەکانی بۆ سێ پۆل دابەش کردووە. یەکەم ئەددەهریون، ئەمانە دەستەیەکی هەرە کۆنن کە بڕوایان لە دووسکەرێکی نەخشە داڕێژەری زانای بەتوانینەوە دەڵێن جیهان خۆ بەخۆ دروست بووە. دووەم ئەتەبیعیون، زیاتر قسە لەسەر جیهانی سروش و سەرسوڕهێنەرەکانی ئاژەڵ و درەختەکان دەکەن. لێرەدا قسە لەسەر سەرسوڕهێنەری دروستکاری خوددا و وردی جوانی دانایی خوددا دەکەن و تاو نادەنە داننان بە توانایی و داناییەکی تەواودا. سێهەم ئەلئیلاهین، ئەمانە لە فەیلسوفەکانی دواترن وەکو سوقرات کە مامۆستای ئەفلاتونە، ئەویش مامۆستای ئەرستۆیە. ئەمیش ئەو کەسەیە کە مەنتیقی دانا و زانیاریەکانی خستە قالیبێکی زانیاریانەوە لە پاشان بەرپەرچی باوەڕەکانی ئەفلاتونی دایەوە. لە بەناوباکترین کتێبەکانی غەزالی لە بواری فەلسەفەدا تەفاهەت الفەلاسیفەیە کە تێیدا ڕەخنە لە فەیلسوفی یۆنانی گرتووە. دواتریش فەلسەفەیەکی هاو ئاراستەی بە کیتاب و سوننە پێشکەش کردووە. غەزالی کاتێک بەرپەرچی فەیلسوفانی پێشینە دەداتەوە لە تەهافەتدا بێئاگانیە و بە زانست و تێگەیشتنەکانیان، بەڵکو دوای لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی بەرپەرچی بیر و بۆچوون و نووسراوەکانیان دەداتەوە. هەروەک خۆی لە پێشەچی تەهافەتدا دەڵێت بەرپرسدانەوەی فەیلسوفانی پێشینە بوو بە ئاشکرا خستنی عەقیدە و بیر و باوەڕیان دژوەستانی وتەکانیان، ئەوانەی پەیوەندی بە بابەتەکانی ئەلئیلاهیاتەوە هەبوو و دەرخستنی بەدبەختی و عیب و عاری مەزهەبەکانیان، ئەوانەی کە جێگای پێکەنینی ژیرەکان و پەندی لای بەتوانەکان. غەزالی دژیەکەکانی فەیلسوفانی دیاری کردووە لە زانستەکانیاندا دەربارەی ئەلئیلاهیات و ئەتەبیعیات لە 20 بابەتدا کە هەمویان لە دەوری سێ بابەتی سەرەکی خۆل دەخۆن، ئەوانیش جیهان، خوددا، دەروون. هەندێک لەو خاڵانە دەخەینە ڕوو. بابەتی یەکەم پوچکردنەوە و بەتاڵکردنەوەی مەزهەبەکانیان لە ئەزەلی بوونی جیهاندا. دووەم بەتاڵکردنەوەیان لە ئەبەدیەتی بوونی جیهاندا. سێیەم ئاشکراکردنی لێتێکچوونی ئەو وتەیەیان کە دەڵێت خوددا دروستکاری جیهانە و جیهانیش ئەوی دروست کرد. چوارەم لاوازیان لە سەلماندنی دروستکاردا. پێنجەم پوچەڵکردنەوەی مەزهەبەکەیان لە نەرێکردنی سیفەتدا. شەشەم لە وتەیەیان کە ئاسمان ئاژەڵێکی جوڵاو بێت. حەوتەم پوچەڵکردنەوە لەو وتەیەیاندا کە هەژمونی ئاسمانەکان هەموو جوزئیاتەکان دەزانێت. ئامانجی کتێبی تەهافەت تەفکیرکردنی فەیلسوفەکان نەبوو، بەڵکو خستنی بەهای فەلسەفە بوو و خستنەوە شوێنی خۆی، سەلماندنی ئەوەی کە کۆمەڵێک بیری خەیاڵیە، پێوانە و قەبڵاندنە. بەمەش غەزالی خزمەتێکی بەرچاوی بە ئاین کرد. بەو پێیەی فەلسەفە جەنجێک بوو دژی ئاین. غەزالی ڕوبەڕوو بوویەوە و چەکی ئەو مەیدانەی لەشان کرد. ڕوبەڕووی تەواوی فەلسەفە نەبوویەوە، بەڵکو سنووری جەنگەکەی لەگەڵ فەلسەفەی ئەلئیلاهیە یۆناندا دیاری کرد. هێرشەکانی لە فەلسەفە زانستیەکانی دیکە بە دوور گرت و تەنها ئەم و سەربازەکانی ئەوانەی وەک قەڵغانێک بۆ بەرگریکردن بەکاریان دەهێنا. کەوتنە بەر نەشتەری لێکۆڵینەوەکانی غەزالی. لە دوای ئەمەشەوە زانستە فەلسەفیەکانی وەک ئەڕیاضیات،
الطبيعية، الفيزياء، المنطق، علم الخلاق والسياسة سربەخۆ مانەوە. غەزالی فەزل و ڕێزێکی گەورەی لە پاڵاوتەکردنی بیر و باوەڕ و بڕیاردان لە تێگەیشتنیەکی نوێ بۆ ئاین هەیە. متەکەلیمەکان لە ئاین تێنەدەگەیشتن و لەو کاتێک کە دەیانویست گواستنەوەیەک بەرەو سیستەمێک لە ئیمانی ئەرێ بکەن بە شێوازێکی منتیقیانە، فقناسەکانیش دیسان لە ئاین تێنەگەیشت بوون کاتێک کردبوویان بە یاسایەکی فقهی و دادوەریپەتی و کۆمەڵێک داواکاری و مەراسیمی نەگۆڕ و بەبەردبوو. بەبێ بەجێهێنان و کردنەوەی دەرگای ڕۆح، فەیلسوفەکانیش جارێکی دیکە لە ئاین نەدەگەشتن کاتێک هیچیان بەدی نەدەکرد تێیدا جگەل لە ڕێگای داگیرکردنی هەستی گشتی و کاریگەری لەسەری بەترساندن و تۆقاندن نەبێت. غەزالی پێچەوانەی هەموو ئەمانە بوو لە زانین و فێربوونی عەقیدەی ئاینی و مرۆڤیدا. ئاینی جێڕایەوە بۆ دەرخستنی باتین و باوەڕی نێودڵان، وزەیەکی ڕۆحی گەڕاندەوە بۆ ئاین کە تەواو لاواز بوو، هەروەها گەڕانەوەی مانایەک کە فەیلسوفەکانی لێدارنی بوو. بەو پێی کارکردنی غەزالی لەو کای فەلسەفەدا شێواز و ڕێبازێکی نوێ و جیاوازی گرتبووە بەر لەوەدا کە پێشینەی ئەو لە باری بەرگریدا بوون لە بەرامبەر هێرش و شاڵاوەکانی فەلسەفەدا. بەڵام غەزالی ئەمەی تێپەڕاند و هێرشە زانستیەکانی دوای لێکۆڵینەوە و خوێندنەوە بۆ ئەم زانستە دەست پێ کرد. کاری نوێش جێگای سەرنجە و بەبێ ڕەخنە تێناپەڕێت. هەندێک پێیان وایە غەزالی لە تەهافەتدا کە فەیلسوفانی تێدا کافر کردووە و بەرپەرچی ئیبن سینای تێدا داوەتەوە لە چوارچێوەی شاڵاوی ئایدۆلۆژیدا کە نیزام المولکی سەرجۆقی ئەرکەکەی لە ئەستۆ گرتبوو. هەروەک غەزالی خۆی لە پێشەکی کتێبی فەضائح الباطینیەدا هێناویەتی کە ئەو خزمەتی هەڵوێستی پیرۆزی النەبەویە الئیمامیە المستەطهەریە دەکات. ئیبن ڕۆشد داوای پەیوەستبوون بە دادوەریەوە دەکات لە حکومدان بەسەر نایاراندا لە بابەتە تیۆریەکاندا، هەروەک لە بابەتە کرداریەکان بانگەشە بۆ دانان بە جوانیدا لە هەرکوێیەکەوە هات بێت. ئەو پێی وایە غەزالی مەبەستی زانینی ڕاستی نەبووە، بەڵکو مەبەستی پوچکردنی وتەکانیان و دەرخستنی پوچیەتی بانگەشەکەیان بووە. هەروەها ڕەخنەیەکی دیکە ئاراستەی غەزالی دەکرێت ئەو پەیوەست نەبوو بە مەزهەبێک لە مەزهەبەکانەوە لە کتێبەکانیدا، بەڵکو لەگەڵ ئەشعەریدا ئەشعەری بووە و لەگەڵ سۆفیدا سۆفی و لەگەڵ فەیلسوفاندا فەیلسوف بووە. واتە غەزالی لەسەر مەزهەبێک نەوەستاوە کە ڕەنگدانەوەیەکی جێگیر و نەگۆڕی بیر و باوەڕی بێت. لەلایەکی دیکەوە ئەوەی بە فەلسەفە بەخشیوە بە شێوازی ڕزبەندی و یەک لە دوای یەک نەبووە، هەر لە سەرەتاوە مزوڵی ئیلاهیات بووە کە لە بنەڕەتدا کۆتا شوێنێتی، بەڵکو ڕاستی دەستپێکردن لە بیرکاری ئەڕیاضیاتەوەیە پێش ڕۆشتن بۆ ئەتەبیعیات کە لێرەوە ئاراستە بەرەو ئیلاهیاتە. ئیبن ڕوشد پێی وایە غەزالی بەڵگەکانی لە تەهافەتدا بەرچاو و دیارن کە زیاتر مەبەستی سەرخستنی مەزهەبی ئەشعەری بووە. هەروەها پێی وایە دەڵێت ئەم پیاوە غەزالی تەنها سەیری کتێبەکانی ئیبن سینای کردووە، کەم تەرخەمی کردووە لە داناییدا لەم ڕووەوە. ئیبن ڕوشد غەزالی بەهەڵە دەزانێت لە تێگەیشتندا بۆ مەزهەبی فەیلسوفەکان لە سیفەتدا، چونکە فەیلسوفەکان نەرێییان لە تایبەتمەندی الصفات الألوهیە نەکردووە لە بنەڕەتدا، بەڵکو بەرپەرچی ڕێژەی ئەم سیفەتیان بۆ خودا وەک ڕێژە بۆ مرۆڤ کردووە. زۆر ڕەخنەی دیکە کۆتایی نەشتەری ڕەخنەکانیان لەوێدا دەچێت کە پێویستە ڕەخنەگران پێیان وایە کتێبە فەلسەفیەکانی غەزالی قەدەغە بکرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. باسی دووەم ئارامگرتن لەسەر ڕێگای سۆفیگەری لاپەڕا 96. سەرەتاکانی بە دیارکەوتنی سۆفیگەری لە لای ئاینی ئیسلام جێگەی ڕاوبۆچون و جیاوازی زۆربەی نووسەرە مسلمان و نامسلمانەکانە، بەڵام لە زۆربەی نووسراوەکاندا جەخت لەسەر سەرەتای زوهد کراوە لە لای مسلمانەکان. زوهد بنچینە و کڕۆکی سۆفیزمی ئیسلامی پێک دەهێنێت. لەم بارەیەوە دال ئار ئەلیکسۆن ڕای وایە سۆفیە کەمینەکان لە ڕاستیدا زاهید بوون. ئەمەش لە دەرئەنجامی ترس دروست بووە، ترس لە خودا، لە جەهەنەم، لە مردن. لە پێشەوە ئاماژەمان بەو گۆڕانە گەورەیە کرد کە بەسەر غەزالی داهات و چۆن توانی سەرکەوێت بەسەر نەخۆشیەکانی دەرووندا لە خۆشەویستی ماڵ و ناوبانگ و پلە و پایی دنیادا. وا دیارە غەزالی خۆی ڕێگای سۆفیگەری هەڵبژارد، ئەمیش لە دوای تاقیکردنەوە و گەڕان بە نێو زۆرێک لە زانستەکان کە ئەمەیان کۆتا ڕێگای هەمویان باشترینیان بوو لە لای ئەبوو حامید. هەروەک خۆی دەجێڕێتەوە دوای ئەوەی سرم لە زانستەوە دەرکرد گرنگیم بە ڕێگای سۆفیگەریدا، ئەمزانی کە تەریقەتەکان بە ڕێگای زانست و کردار دەست دەکەوێت.
سەرئەنجامی کردارەکانیان بڕینی گرێ دەرونیەکانە و توانزگرتن لە ئاکارە نەویسترا و سیفەتە ناشرینەکان تا دەگاتە ئەوەی دڵ لێیان خاڵی دەبێت و جگە لە ئەڵڵا یادی خوا هیچی تێدا نامێنێتەوە. غەزالی وای دەبینی کە ناوەڕۆکی تەسەوف بریتێ لە کارێک کە بنیادنرابێت لەسەر ئاکاری جوان و دوورکەوتنەوە لە ڕەزیلی و ئیرەیی. ئەگەر دەروون بەو شێوەیە بوو ئەوە ئامادەیە بۆ وەرگرتنی نور و نزیکبوونەوە بۆ لای پەروەردیگار. مرۆڤەکان کاتێک تەواو دەبن بەسەر تەسەوفدا زانابن بەو زانستە شەرعی و عەقلیەکان پێش ئەوەی بەکردەوە بچنە ناو چوارچێوەی تەسەوفەوە، چونکە ئەگەر بەم شێوەیە بێت ئەوە سلوکی ڕێک دەخات و یارمەتی دەدات بۆ ئەوەی جیای بکاتەوە لەو شتێک کە بەسەر دڵی دادێت لە خەیاڵات و شتی لاوەچی و وەرگرتنی معریفەی حەقیقی لە ناو دڵدا جێگیر دەبێت وەک خۆی. غەزالی وەک لە ڕابردوودا پیشەی بوو بەبێ لێکۆڵینەوە بڕیاری لە باشی و خراپی دەرئەنجامی هیچ زانستێک نەدەدا. لە دەستپێکی لێکۆڵینەوەکانی بۆ ڕۆشتن بە ڕێگای سۆفیگەریدا دەڵێت فێربوونی زانستیان بۆ من ئاسانتر بوو لە کرداریان. دەستم کرد بە وەرگرتنی زانستەکەیان لە ڕێگای خوێندنەوەی پەرتووکەکانیانەوە وەک قوت القلوبی ئەبی تاڵیبی مەتی، پەرتووکی الحارث المەحالیبی و مەئسووراتە جیاوازەکان لە جونەید و ئەلشبیلی و ئەبی یەزیدی بەستامی، خدا ڕۆحیان پیرۆز کات. جگە لەوانیش گوتەی شێخەکانیان تاوەکو مەبەستە زانستیەکانیانم لێوە دەرکەوت ئەوەی کە لە ڕێگای زانست و بیستنەوە بەدەست بێت دەستم خست. غەزالی لە دەرئەنجامی لێکۆڵینەوەی بۆ سۆفیگەری لە دەرونی خۆی ڕوانی و پشکنینی کرد تا بزانێت چی تێدایە. بینی لە خۆبایی بوون و ناڕاستی، ڕووکەشی ژیان زاڵ بۆ بەسەریدا، ڕۆح و زیندویەتی لەدەستداوە، دەرونی ڕق بووە بە پێوەری ڕاستی ئیسلام. بۆیە بەزەی بە دەرونی خۆیدا هاتەوە کە بۆی ڕوون بوویەوە. ئەو هەموو گرنگی دانێکی بەلانی تیۆری لە زانست داوە بە بێلایەنی کردداری و ئەو کاری کە بەڵێن پێدراوە بۆ نزیکبوونەوە لە خوددا لەوانەوتنەوە و خوێندن مەرجی ڕازیبوونی لەدەست داوە. ئەویش نیەت و مەبەستە. ئەو پێی وابوو ڕەگەزێکی گرنگی لە مەیدانی بینین و کرداردا لەدەست داوە، ئەمیش دڵسۆزیە. ئەبوو حامید ڕێگەی تەسەوفی گرتە بەر لە مانجی ڕەجەبی ساڵی 488 کۆچیدا. هەروەک خۆی باسی دەکات دڵنیا بووم لەوەی ئەمانە ئەهلی حاڵن نەک هاوڕێی قاڵ، واتە قسەکردن و ئەوەی کە بتوانرێت دەست بخێت بە ڕێگەی زانست دەستم کەوت. دڵنیاش بوو کە بە بیستن و فێربوون نییە بەڵکو چەشتن و سلوکە ڕێگای سۆفیگەری. لێرەوە ئەوە ڕوون دەبێتەوە کە بە سۆفی بوونی غەزالی زیاتر لە ڕێگای توێژینەوە و بیرکردنەوە و تێڕامانی دەرونی خۆی بووە کە ئەم ڕێگای گرتووەتە بەر نەک بە قوتابی بوونی و وەرگرتنی لە لای شێخێکی دیاری کراودا. پاش دابڕانی غەزالی و گۆشەگیری بە مەبەستی خۆپاکردنەوەی لە چڵکی دنیا، یەکلابوونەوەی بۆ ئامادەکردنی دەرونی و ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ڕووە شاکاریەکانی دنیا و وازێنان لە ناو پلە و سامانی دنیا، گرتنی ڕێگای سۆفیگەری و ئاشنابوون بە زانست و کرداریان، کەوتە پۆلێنکردنیان و ڕخنەگرتن لە سۆفیگەری. هەروەک لە دوای ئەمیش شەیخ الئیسلام ئیبن تەیمیە جارێکی دیکە بەهۆی ئەوەی سۆفیگەرەکان شێخەکانیان دەبردە ئاستێکی سەر و مرۆڤەکان و وەک خوددا سەیران دەکرد یان بەلایانی کەمەوە هێما و هاو ئاستی پێغەمبەرانیان پێدەدان، مرۆڤەکانیان لە پەرستشی خودداوە بۆ پەرستشی مرۆڤ و گۆڕەکان دەبرد. لەبەر ئەوە شەیخ الئیسلام بەم جۆرە دابەشان دەکات. ئەوانەی لەسەر بیر و باوەڕ دروست و پیاو چاک بوون وەک جونەید و عەبدولقادری گەیلانی، ئەوانەی لە ڕاستی ئیسلام لایەن داوە وەک حەلاج و ئیبن عەرەبی، ئەوانەی سۆفیگەراییان کردو بە پێشە و بۆ بەدەستهێنانی سامان. غەزالیش پێدا دەگرێت لە ڕخنەگرتن لەم تاقمانە لە پێناو جیاکردنەوەی سۆفێتی بە پێی سونەتی دروست دابەشکردن بۆ چەند گروپێک لەوانە هەندێکیان گروپ یەکەم زۆربەی سۆفیەکانن، مەگەر هیچێک خوددا بە دووری گرت بێ لێیان، ئەمانە لە خۆباین بەهۆی جول و بەرگ و مەنتیقەوە. غەزالی پێی وایە بنەڕەتی ئەم لە خۆبایی بوونیان نەزانینە. گروپی دووەم ئەمانە هەندێکیان لە ڕووکەشدا خۆیان وەک سۆفی دەنوان، هەندێکیشان بانگەشەی بینینی ڕاستی معریفەیان دەکرد، هەندێکی دیکەیان حکمەکانیان دەدایەوە دواوە، جیاوازیان لە نێوان حەڵاڵ و حەرامدا نەدەکرد. کۆمەڵێکیشان کردەوە جەستەیەکانیان واز دەهێنا و شوێن دڵکەوتن. گروپی سێیەم ئەمانش دیسان چەند تاقمێکن، هەندێکیان دەرگاکانی نان پەیداکردنیان لە خۆیان تەسک کردبووەوە و بە هیوای ئەوەی نانی حەڵاڵ و پخۆت بخۆن، هەندێکیشان بانگەشەی ڕەوشت بەرزی و خۆ بەکەم زانینیان دەکرد کە ئەمەیان کرد بە تۆڕێک بۆ کۆکردنەوەی ماڵ لە خەڵکی بەخشندە و سوڵتانەکان، زۆر جۆری دیکەش.
دوای ئەم پۆلێنکردنەی غەزالی ئەم سۆفیانەی بەوە وەسف کردووە کە تەنها قەوارە و پەیکەرێکی بەتاڵن و فڕیان بەسەر تەسەووفی ڕاستەقینەوە نییە. غەزالی کاریگەریەکی گەورەی لە تەسەوفدا هەبووە کە تا ڕۆژگاری ئەم ڕۆژمان بەردەوامە. توانیت جیهانێک بەرەو ڕێگای تەسەوف و پێوەرەکانی دروست بکات. لە دوای غەزالی تەسەوف دەستی بەرنشنوما کرد لە ئیسلامدا. خەڵکیش بە فراوانی دەهاتنە نێو ڕێبازەکەیەوە، یان ئەرەزویان دەکرد و پشتیوانیان لێ دەکرد. تەنانەت سوڵتانەکانیش پەیتا تەچێ و خانەقایان بۆ سۆفیگەران دروست دەکرد لە هەموو کون و قوشبنێکدا. غەزالی خۆی باسی ئەو ئامانجە دەکات کە پێی گەیشتووە و ئەو دەرئەنجامەی کە پێی ڕازی بووە لەو گەشتە دژوارەیدا و بیرکردنەوە قوڵەکانی بەردەوام بووم لەسەر ئەمە ماوەی 10 ساڵ. لە کاتی خەڵوەتدا هەندێک حاڵ و کاروبارم بۆ دەرکەوت کە نەدەتواندرێت بژمێردرێت و نەبجێردرێتەوە و ئەو ڕێژەی کە پێی سوودمەند بووم ئەوم بە دڵنیاییەوە زانی کە تەسەوف ڕێگای تایبەتی گەیشتن بە خودایە. ژیانیان باشترین ژیانە، ڕێگایان ڕاستترین ڕێگایە، ڕەوشتیان پاکترین ڕەوشتە. بەڵکو ئەگەر ژیری ژیرەکان کۆ بکرێتەوە و وەداناکان و زانستی ڕاوەستاوان لەسەر نهێنیەکانی شەرع لە زانایان بۆ ئەوەی شتێک لە ژیان ئاکاریان بگۆڕێت بیگۆڕن بە باشتر لەوەی ئەوان هیچ ڕێگایەکی بۆ نادۆزرێتەوە. هەموو بزاوتن وەستانێکیان لە ئاشکرا و نهێنیدا وەرگیراوە لە ڕووناچی چرای پێغەمبەرەتی و لە پشت ڕووناچی پێغەمبەرێتیەوە هیچ ڕووناچێک نییە کە ڕووی زەوی پێڕووناک بکرێتەوە. دەرئەنجام یەکەم، سەدەکانی 5 و 6 کۆچی سەدەی سەرهەڵدانی تەوژم و هاتنی هزرە جیاوازەکانی جیهانی هیند و یۆنانی بوو بۆ دنیای ئیسلامی. ململانەی مەزهەبەکان و یەکتر قبول نەکردن و مۆدۆلێکی باوی لایەنە جیاوازە فکریەکان بوون. دووەم، گومانی تێدا نییە غەزالی لە ژیرە گەورە هەڵکەوتوەکانی مێژووی ئیسلامە، لە گەورە سەرکردە هەزروانەکانی ئیسلام و پیاوی چاکسازی و نوێگەریە. ڕێزێکی زۆری لە زیندووکردنەوەی ڕۆحی ئاینیدا هەیە، هەروەها ڕزگارکەری فکری ئیسلامیە. سێیەم، هێرشبەرێکی بوێری کایە هەزریەکانی زانستە جۆر بە جۆرەکانە. چوارەم، زانستخوازێکی گەڕۆک بە شوێن ڕاستیدا لە لای هەر کەسێک و لە هەر جێگایەکیش بوو بێت هەرچیەکیشان پێوت بێت. پێنجەم، بڵندێکی فکری ئیسلامی بێڕکابەرە، زانستی دین و دنیای کۆ کردەوە هەرسی کردن، تێپەڕکاری پێشی نەبوو. شەشەم، فەقیهێکی ئوسوڵی متەکەلیمێکی پاسەوانی بیر و باوەڕ، دەرخەری ڕاستیەک کە دەویسترا بشێوێندرێت. هەفتەم، غەزالی فەیلسوفە، هەرکەس ئینکاری ئەوە دەکات پەڕاوی تەهافت الفەلاسیفە گەواهی دەری ڕاستی ئەو مەسەلەیە. هەشتەم، سۆفیەک بوو کە دڵی خۆی بەتاڵ کردەوە بۆ پڕکردنی لە خۆشەویستی پەروەردیگاری. ئەو ڕێگایەشی گرتە بەر لە دوای وازهێنانی لە ماڵ و ناوبانگ و پلەوپایە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پاشکۆ لاپەڕا 108 ئەلیف سەلجوقیەکان 447 تاوەکو 590 کۆچی. سەلجوقیەکان ئەگەڕێنەوە بۆ هۆزی قەنەقی تورکمان لەگەڵ 23 هۆزی دیکەی تورکمانیدا بە ئەلغیز ناسراون لە ناوچەی ئەودی و ڕووبار کە ئەمڕۆ پێی دەوترێت تورکستان، کە درێژ دەبێتەوە لە بانی مەلگۆلیا و باکووری خۆرهەڵاتی چین بۆ خۆر ئاوای دەریای خەزەر یاخود بەحر القەزوین و لە باکووری دەستی سیبریاوە بەرەو باشووری نیمچە دوورگەی هیند و فارس. ناونانیان بە سەلجوقی دەگەڕێتەوە بۆ سەرۆکەکەیان کە توانی یەکیان بخات، ئەویش سەلجوقی کوڕی دەقاقە. تورکە سەلجوقیەکان توانیان ڕۆڵێکی زیندوو بجێڕن لە بازنەی مێژووی ئیسلامیدا. دوای ئەوەی هاتنە نێو ئیسلام ئەمە ژەک دەگرێتەوە لەگەڵ سروشتیاندا بۆ جیهادکردن لە ڕێگای ئیسلامدا و بڵاوکردنەوەی. توانای هەڵمەتبردن و جەولەی جەنجیان هەبوو لە ڕووداوەکانی ئەو سەردەمەی تێیدا دەرکەوتن. لەسەر شانۆی سیاسی لە کاتێکدا سەنگەریان لە بێزەنتی خاچیەکان دەگرت، جەنجیان لەگەڵ مەغۆڵ و تەتەر و حەشیشیەکاندا دەکرد. بە ئێبن سینا 370 کۆچی تاوەکو 428 کۆچی. ئەبوو عەلی حوسێن کوڕی عەبدوڵڵا کوڕی حەسەن کوڕی سینا ناسراوە بە ئەشەیخ الڕەئیس. ئەم نازناوەش بەهۆی ئەو وەزارەتەی کە ئیشی تیا کردووە یاخود سەرۆکایەتی کردنی پزیشکان بوو. لە گوندی ئەفشەنەی ناوچەی بوخاری لەدایک بووە، لە ماڵێکی خۆشی دەوڵەتیدا پەروەردە بووە. باوکی والی سامان بووە، خستوویەتیە بەرخوێندن و
پەروەرشیار و مامۆستایانی فێرکردن و ڕۆشنبیری فێری زانست و معریفەی سەردەمەکەیان کردووە. لە ماوەیەکی زۆر کەمدا فێریان بووە. لە تەمەنی 10 ساڵاندا فێری ئەدەب و زمانی قورئان بووە. وانەی فەقیهەتی خوێندووە، منتیق و ئەندازە و زانستی سروشت ئیلاهیات و پزیشکی خوێندووە. لە 16 ساڵان تێپەڕی نەکردووە، هەموو ئەمانەی خوێندووە. ژیانی بەرهەمی لە تەمەنێکی زوودا دەست پێ کرد. کۆمەڵێک نووسین و دانراوی لە بواری پزیشکی و وێژە و سروشت یاخود الطبیعیات و الئیلاهیات بۆ جێهێشتوون. لەبارەی هەندێک بابەتیەوە الئیلاهیات، النەبەویات، زیندووبوونەوە قسەی کردووە کە پێشینەکانی لەو بارەیەوە نەدواون، عەقلیشان پێ نەگەیشتووە، زانستیش پێ نەگەیشت بوو. جیم ئیبن ڕوشد ئیبن محەممەد ڕوشد لە سەدەکانی ناوەڕاست لە لای خۆرئاواییەکان بە ئەفروش ناسرا بوو. لە قورتوبە لە ساڵی 520 کۆچی لەدایک بووە. باپیرەشی دادوەری قورتوبە بووە. هەروەک چۆن باوکیشی دادوەر بووە، ئیبن ڕوشد وانەی فقه و پزیشکی خوێندووە. لە ساڵی 565 کۆچیدا کاروباری دادوەری لە ئیشبیل لێگرتووەتە دەست. دواتریش لە ساڵی 567 کۆچی لە شاری قورتوبە. لەوانەیە کارکردن و پێداویستی ئەو پلەپایەی کە تێیدا بووە وای کردوێت کە گرنگترین کتێبەکانی لەو سەردەمەدا نووسی بێ. نووسینەکانی ئیبن ڕوشد بە زمانی عەرەبی کەمێکیان ماون، بەهۆی سوتاندنیان لە ئەنجامی فتوای زانایان بە تایبەتی ئەوانەی لە بواری فەلسفەدا نووسی بوونی. بەڵام کتێبی تەهافەت و تەهافەتی ماوە کە ڕەتی کتێبە بەناوبانگەکەی تەهافەت الفەلاسفەی غەزالی داوەتەوە. دال باتنیەکان. باتنیە ئەوەیە کە نیازێک یاخود کارێک لە ناخی شوێنکەوتەکانی دایە، لەلای جگە لە خۆیان جۆرێکی تر دەنوێنن. لەژێر ئەم ناوەدا چەند کۆمەڵەیەکی جیاواز دەماوانە دەبن. بە چەند لایەنێک جیا دەکرێتەوە هەندێکیان لە هەندێکیان بە مەرامی دوور کە هەوڵی بۆ دەدەن، بەڵام هەمویان هاوڕان لە تێکدان و کارکردن لەسەر لاوازکردنی نەتەوەی مسلمانان بۆ دەستگرتن بەسەریدا، بۆ گەشتن بە ئامانجەکەشیان و وروژاندنی ئاشوب لە نێو مسلماناندا و لایەنگری لایەنی لاواز بۆ یەکسانکردنەوەی هەردوو لە تاوەکو قوربانی زیاتی لێ بکەوێتەوە. ڕەفتاریانە بۆ وەستانیان لەگەڵ ئەو لایەنەی کە لەگەڵی دەوەسن بانگەشەی ئەوە دەکەن کە ئەوانیش وەک ئەمانن، بانگەشەیەک بۆ لای بنەماڵی ئالوبەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەم باگەشەشیان هەست و سۆز و خۆشەویستی مسلمانان بەدەست دەهێنن، یاخود بانگەشەی ئەوە دەکەن ڕەچەڵەکیان دەگەڕێتەوە سەر بنەماڵی ئالوبەیت، بەمەش سەرکردایەتی بەدەست دەهێن و لە هەمان کاتێشدا زانستی دوور لە ئیسلام بڵاو دەکەنەوە. مێژونووسەکان و کتێبی فرقە ئیسلامیەکان ئاماژە بۆ دەکەن باتنیە ئەو ناوەیە کە لە تەوژمی ئیسماعیلیەکان بەگشتی نراوە، بەهۆی ئەو وتەیانەوە سەبارەت بە عەقیدە کە ظاهیر و باتین ئاشکرا و نادیاری هەیە. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات. ئەپلیکەیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی. لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕ بایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە: یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکەیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسیێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکەیشنی ڕۆشنایی.
یەکەمین ئەپلیکیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی